بەڕێزان لەرکێن سلااوان لێبێت خۆشحاڵم بە دیدارتان شادەبمەوە خۆشببختانە ئەم ساڵ بۆ یەکەم جارە ئاستی گەنم و بەرەمێنانی گەنم لە هەرێمی کوردستان ئەگاتە ئاستێکی باڵا و پێوانەیی و بە پێی ڕووپێوی سەتەلایتی داتای دەستەی ئاماری کوردستان نزیکی 3 ملیۆن دۆنم زەوی داچێنراوە بە گەنم. ڕاستی ئامارەکان دڵخۆشکردن بەڵام ڕاستی کوردەوەندە نەهامەتی بینیوە زۆر حەز ناکا باسی دڵخۆشیەکانی بکات چونکە هەندێک خەبەری ناخۆشیش هەیەکە کەشوهەوا قسەی باش ناکەن لەبەرەوە نامەوێت زۆر گەشتبینی دەرببڕم نەبا خوا نەخواستە لێمان تێکچێ دوعای خێرەکەین و ئینشاءڵڵا خوا ئەم حاصڵاتە بەبێ وەی بگێنێتە بازاڕەکانی عێراق. تا ئێستا ئەم ساڵ 50,000 کەس 50,000 جوتیاری بەڕێز زەوەکانیان داچاندووە لەبەرەوە چاوەڕوانی سۆز و بەزەی خوان ئینشاءڵڵا هیچ زەرەر و زیانێک نەیە. ئەم بەرنامەیە نزیکی 20 ساڵە بێ بۆ خۆتان نەزان بەردەوام بڵندگۆیەک بووە ماڵێک بووە بۆ هەموو چین و توێژەکان بەبێ جیاوازی بۆ هەموو پارتە سیاسیەکان بۆ هەموو فکر و بیر و ڕاو ئایدۆلۆجیا جیاوازەکان. ئەم ڕۆژ لە خزمەت جوتیارانی بەڕێزداین. من لە بەرنمەکەی خۆم ڕازیم ئینشاءڵڵا مام فارسیش لێ ڕازی وی ترەوەیان نازان بەرنمەکانی تو هەمووی سەرکەوتوو بووە لە ناو دری کۆمەلگا و ئەو ملەتە فەقیر و هەژارەی مەعاناتیان باسەکەی ئەوە زۆر سەرکەوتنێکی گەورە. ئینجا من باسی ترسی خۆمم کرد لە کەشوهەوا ئێوەی جوتیارانیش دەترسن بەخواتەبێ زۆرتر زۆر تشتی بە هەند هەر ناگری بەڵام حەقی خۆشیتی لە کەش و هەوا چکە ئەوەندا بە عارەقە و ماندی بوون ئەسە باش هاتووە زۆر ئەگەر بارانی بە خوڕ و بە لێزمە بەبارێ زیانێ بێت بەڵێ زیانێ بێ ئینشاءڵڵا ئەوەش نابێ ئەوە بووە مەسەرەن جار هەبووە ئەمە ئاخەلێوەی تەزرەباریە لێیدا هیچی نێ شتێ شینایەکانمان ئەمە بووە بەڵام ئینشاءڵڵا ئەمسا باشە هیچ بۆ نمونە هەندێک جار خەڵکانێک بە تایبەتی لە ناوچە گەرمەسێر و گەرمێن بڵین سستیەکەن لە دوورینەوەیدا ئەم ساڵ حەزەکەمەمان لێکێتی جوتیاران پرسم تۆزە دەست و برد بکەن لە دوورینەوەی کاک خالید باشتر نابێت باشتر دەبێت ئەگەر هەر کاتەشی پێ بگاتن پێویستە جوتیار دوورێ نەبکاتن لەبەرەوەی چاوەڕێ نەکاتن ئەگەر هەرچەندە ئەو کەش و ئەوەی کەشناسیش کە پێشنیار ئەوە کرا پێشبینی کرایە بەڵام ئەگەر ئەو پێشبینیش نەبی جوتیار باش نییە بێتەوە چونکە هەر ئەوە نییە ڕووداوی سروشتی زۆرە سووتان زۆرە ئاگرا یانشتی دیری هەیە. زۆر باشە بە خێراتی سەر چاوەکانم وەکو نوێنەری وەزارەت ئەمڕۆ لێرەی دیارە بینەرانی بەڕێز بەڕاستی بڕیار بوو خات و بێگەرد لێرە بێ بەڵام تۆزە بەوەی سەحەت و تەندروستیەوە ئینشاءڵڵا دوعای خێری بۆکەین ئینشاءڵڵا باشە بێ بەڵام هەموو ڕێنمایەکان و هەموو جهد و هەوڵەکانی وەزارەتی بە جەنابی کاکیوە وتووە جەنابیشە بە خێر بێ وەکو نوێنەری جوتیارانی دەڤەری کۆیە ئێوەش بە خێراتن سەر چاوم لە هەموو دەڤەرە جیاوازەکانەوە بە خێراتن سەر چاوەکانم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان وەکو وتمان ئینشاءڵڵا ئەگەر بەبێەوەی بگەینە دوورینەوە ئەمساڵ قسەی خۆش ئەبیستین بە شێوەیەکی زانستی هەندێک ڕووپێ و ئامارمان پێ بڵێ بزانین ڕەوشی گەنم چۆنە. سپاس کاگرنج زۆر دڵخۆشم کە بەرنمەکەت تەرخان کردووە بۆ کاتێکی زۆر گونجاو کە بەدووادا چوونە بۆ شایستەکانی جوتیاران و مۆسومی دروێنە و دانەوێڵە زانین عێراق زۆر داخی کرد دڵیانە ئەم ساڵ لێیان وەردەگرێت لە کاتەکەیدا چەند وەردەگرێ ئەڵێ 6 ملیۆن تۆن ئەکڕم چەنی هی کوردستانە بێ ئێمە نزیکی 2 ملیۆن تۆنمان زیاد بێ لە پێداویستی خۆمان. بەڵێ ئەم نەو زانیاریانە سەرەتا بە خێراتنی هەموو برای زانە و جوتیارە خۆشەویستانە دەکەم میوان ئازیزەکان بەخێر بن سڵاوی بێگەرخان مێ بەداخەوە بەهۆی ئەوەی کە تەندروستی وەکو پێویست نەبوو لەگەڵمان نەبوو بەڵام شەو ڕێنمایەکانی بە من ڕاستپات بۆی لە خزمەتان بم دیارە لە چەند ساڵی ڕابردوو بەگشتی پرۆسی وەرگرتنی گەنمی جوتیاران لە تمۆحی جوتیارانی هەرێمی کوردستاندانە بووە لە تمۆحی ئێمە و داواکاری بەرنامەکانی وەزارەتدانە بووە لە ساڵی 2022 300,000 تن وەرگیرا لە 2023 ساڵ پلانەکە باش بوو یا هیەوە بوو بارانەکە باش بەڕاستی ساڵی ڕابردوو جوتیاران و ئێمە هەموو پێکەوە پێداگیریشی زۆرمان کردکەوە هەڵ بدەین دەرسەیەک بدۆزینەوە کێشەیە چارەسەر بکەین ئەوەی کە ئێستا هەیە
و بۆ زانیاری جەنابتان زنجیرەیە کۆبنەوەی زۆر گرنگ کراوە وەزارەتی کشتتوکاڵی عراقی هەندێک ڕووماڵمان بەرە گەنم چەند بەڵێ. بەرهەمێنین بەپێی تەخمینەکانتان بۆی ئەو داتایە پشڕاست بکەینەوە کاگڕەنس پێشتر چەند داتایەکمان پێشکەش دەکرد دەیانگوت ئەمانە داتای ڕاستەقینە نین بەڵام ئەوەی ئێستا کراوە زۆر زیاتر لەوەی کە ساڵانی ڕابردوش پێشینانمان کردووە بە هەمانجی لەگەڵ کۆمپانیایکی فەرمی تەکنۆلۆژیا لەگە دەستەی ئامار و بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ڕوپێویش ڕاستەقینەمان کردووە بە سپاسەوە لەگەڵ یەکێتی جوتیارانیشکەوە یعنی بە دوو ئاراستە هەم لە ڕێگەی فۆرمی مەیدانی جوتیارە هەم لە ڕێگەی سەتەلایت داتا و بە تەکنۆلۆژیای پێشکەوت و ئێمە بەو ڕووبەرە ڕاستەقینەیە کە وەرمانگرتیەوە ئاراستەی بەرپرسانی عراقیشمان کردووە 2,900,000 دۆنم زەوی یان نزیکەی 3 ملیۆن دۆنم زەوی لە مەوسومی پلانی زستانە بە گەنم داچێنراوە و ئەو داتایی پێشبینی ئێمە وەرمانگرتووە لە سەروی 2 ملیۆن تەن گەنمان دەبێت لە هەرێمی کوردستان و لە چوارچەوەی ئەو پلانەی کە حکوومەتی عراقی 900,000 زیابێ لە پێداویستیمان ئێمە خۆشبەختانە بۆی زیارانیش هاوڵاتیان ئاگدار بن ئێمە ئیکتفای بەرهێنانی دانوێنەمان تێپەڕاندووە عراقیش تێپەڕاندووە ئێمە ئێستا کێشەی سەرەکیمان بۆ ئەو جوتیارانە کە لێرەن مفاوەزاتی ئێمە ڕاستەخۆ ئەوەیە چۆن دڵنیایی بدەینە جوتیارانی هەرێمی کوردستان ئەو کێشانەی کە لە ڕابردوو هەیەیان بۆ ئەربەربەستانی لە ساختکردنەوە بوو ئەم ساڵ دڵنیا بکەینەوە ئەم ساڵ نە ساڵی پارە و نە ساڵانی ڕابردووە زۆر پێداگرین و بۆ زانیاریتان لەسەر داواکاری وەزارەتی کشتتوکاڵ لیژنەیەکی فەنی 15 کەسی یەک هەفتەیە لە هەرێمی کوردستان لە شێرگەکان دەسوڕێنەوە بۆی بە فەرمی ئەو ئێمە گوتومانە ئەو فەلاحەکانی خۆمان گوتیانە ببیندرێ جەنابی وەزیر ئەنجامەکانی شۆمە کۆبوونەوەی هەیە لە ڕۆژی سێشەمە ئەم پرسەی ئەمان ڕۆژی سێشەمە کۆبنەوەی یەکلاکەرەوە فەرمی هەیە بڵێ بە بەغدا داواکاری جەنابی وەزیر و جوتیارانی هەرێمی کوردستان ئەوەیە هیچ جیاوەکاریەک نەکرد یەکسانیەک پەیڕۆ بکرێ مادەم ئەوان 6 ملیۆن تەن گەنم وەردەگرنەوە لەسەر ئاستی شارەکانی خۆیان دەڵێن فریە یەکەمی مفاوەزات کە شەڕ لەسەر دەکەین نابێ هیچ زیاکارێک بکرێت بە پێی خۆتتا دەبێ هاوشێوەی شارەکانی ناوڕاست و خاڵی عراق گەرمی هەرێمی کوردستان وەربگیرێتەوە بە شێوازی فری هیچ مبەرێکیش نەمایە کە بە شێوەی فری وەرنەگیرێت لەبەوەی داتا زانیاری هەمووی پێشکرا بەڵام 300,000 ژوەر ساڵی پاروایان نەگوت ساڵی پار ئەوان لەسەر مێز گفتوگویان لەگەڵ ئێمە دەکرد ئێمە کەچی ئەخرەزانم وترا زۆر وەرەگیرێ بەڵام 500,000 ژوەر ساڵی ڕابردوو کاگرنج بەداخەوە ساڵی ڕابردوو زوڵمەشی زۆر لە جوتیاران کرا پێداگیریەکانی ئێمە بوو ئەگەر ئەوان 300,000 دابین کرد بوو بەڵام ئەم ساڵ ئەگەر حکوومەتی عراقی بەم میکانیزمە بەردەوام بێ زۆر لە جوتیاران هەرێمی کوردستان کە ڕەنگە ئێمە بیر لەبەری عێراق و کۆمپانیا ناوخۆیەکان تەسەورەکەی زۆربەی گەنم وەربگیری ئەم ساڵ ئەو پلانێکەوان وەریانگرتیە 6 ملیۆن تەن وەردەگرن کە لە ئێستادا نزیکەی 300,000 تەنیان وەرگرتێ لە نێو پارێزگای عراقی ئێستا ئەوان گەڕاینەوە ئەلحەقی ئەو شایەدە بدەین هاوشێوەی ئەو پلانێک ئەمانە دەڵێن ئێمە پێداگیری دەکەین کە وەکو جوتیارانی ناوڕاست خواروی عراق وەربگیری ئەگەر نچینە منملانەی سیاسی و مفاوەزاتی تکە ئەو لیژنەیە لە هەرێمی کوردستانە خاڵی یەکەم و پێداگیری ئەوە دەکات کە جوتیارانی هەرێمی کوردستان مامەڵەی هاوشێوەی جوتیارانی بکرد لەبەڵ ئەوەی کە جوتیارانی ئێمە بەشدارن لە دابینکردنی سەبەتەی خۆراک وە جوتیارانی ئێمە هاوشێوەی شارەکانی تر بیانووی دەرەجەی گەنم و کواڵەتیەکەی ناگرن دەرەجەی کوالیتی گەنمی ئێمە ڕتوبەی کەش و هەوای ئێمە بارانی ئێمە زەوی ئێمە تەرزە کشتتوکاڵەکانی ئێمە زۆر پێشکەوتونە و من هەموو شتێک لەوانەیە لێرە نێڕێن بەڵام وڵی ئەنجامەکان زۆر شۆکن بۆ ئەوان راپۆرتەکانی ئەوان خۆمە داوەتمان کردی شتمان بۆ بڵێ ئەو راپۆرتەی ئەوان پێشکەشی دەکەن زۆر شۆکە زۆر سەرسامن بەدەستی کاری جوتیارە ئازیزەکانی ئێمە زۆر سەرسامن بۆ گۆڕانکاری لە گەڕانکەشیمان پڕ و داندارتر و ئەوەیە بەڵێ هەم پرترە هەم جوانترە هەم ڕێک و پێکترە هەم کوالیتەکەی باشترە هەم ڕتوبەتیشی باشترە لە ڕووی دابینکردنی زمانی کشتتوکاڵی کەواتە ئێوە ئەم فرەبارانیە ئەوەی دەرخست کە ئێمە کێشەی خاکمان نییەکان دەکجار حاصڵاتمان لە ڕابردوودا خراپ بوو مەسەڵەن هەندێک ناوچە 1 و 4 کردووە نەبوو ینی کەواتە ئێمە کێشەی بێئاوی کێشە سەرەکیەکە بووە نە کێشەی خاک بووە نە کێشەی سەمات بووە نە کێشەی بنەتەوە بووە ئەو جوتیارە ئازیزانە شایدیم لێ دەدەن ئەم ساڵ بەهۆی ئەو بارانە باشیە خوای گەورە ڕەحمی خۆی بەسەرمان داباران وەڵی جیاوازی نییە لە نێوان زەویەکی دێمی و زەویەکی ئاوی زەوی بە تێری ئاوی خۆی خواردو بە تێری بەرهەمی خۆی وەرگرت ئەمە مەسەڵەن بووە بە بابەتی توێژینەوە بۆ وەزارەتەکەتان و وەزارەتی خوێندنی باڵا چونکە ئەم ساڵ ساڵێکی جۆریە وەنیە ساڵێکی نەوعیە بەڵێ ئەمە خاڵی وەسەرخانە بۆی کەوا سنتەرەکانی توێژینەوە و ریشادی کشتتوکاڵی خۆمان بەخۆت بکەین و دیراسەوەی بکەینکەوە ئەو خاکەیەکەوە بنەتۆی بەرهەم هێنراوە لە خاکێکی دێمی و بەرگەی گۆڕانکاریەکانی کشەوەی فەرمووت 15 کەس کە 15 کەسی پرۆفشناڵ خەریکی داتاسازی و لە ڕووی بڕ و لە ڕووی چۆنەتیەوە بوون نەتیجەکان چی بووە؟ نەتیجەکە ئەوە بووکەوە هەرچەند ئەوان تاخیر هاتن ئێمە ساڵی ڕابردوو ئەو جوتیارە بە ڕێزانێک کە کێشیان هەبوو داوامان کردکەوە
ئەوان ئەگەر باوار بەو داتا ڕاستەقینە ناکەن کە جوتیاران پێشکەشی دەکاتن گوتمان لەگەر وەرزی چاندن سەردانی مەوسومی چێلگە کشتتوکاڵەکان مامکە نەهاتن ئێستا هاتوون کە بەرهەمی ئێمە خەریکە پێ بۆ ڕادەگا متمانیان بەو ژمارە نەبوو ئەوان کێشەیە ئەوان باوەڕیان نەدەکرد لەبەرەوەی باوەڕیان وا بکەوە هەرێمی کوردستان ئەو بڕشتە گەنمەی نییە کە لە دەرەوە پەیوەندی بەوە هەبوو هەندێک کەس لە ڕابردوودا گەنمی پێفرۆشتونەتەوە بە ناوی گەنمی بەداخەوە ئەمە دیاردەیەکە پێش لە هەرێمی کوردستان ڕوویدا ئێمە وەزارەتی کشتتوکاڵ ئێستاش ڕێگری دەکەین لە ئێستادا لە سەرەتای ئەم مانگەوە هاوردەکردنی گەنم بە هەموو زۆرێک لە هەرێمی کوردستان بۆ لە دەرەوە بۆ ناوە قەدەغەیە زم و زۆڵی گەرم لە ناو شارەکانیش قەدەغەیە پێت وایە ئەم ساڵ ئێوە پێتان مەترسیەوەتان هەیە خەڵکێک مام فارس خۆی مەڵازدا بێ بۆی لەسەر حسابیەوە گەنم بفرۆشێ بە سایلۆکانی عێراق ئێوە مەترسیەتان ڕەویوەتەوە ئەوە دەبێ یعنی ئێحسایەکە زۆر تەواو بەڵام دەبی زەختەچی دەکرێت دەبێ هەموو حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەخت چکە ئەمە تەجروبەی قاچاقیمان هەیە ئەمە تەجروبەکەمانەوە بە هەموو دەزان 14 و 15 و 16 گەنمی دەرەیانی قاچاغی هینا عبادی کردیە لە سەعری باشە هەر کەسێک ئەو پێڵە بکە لەسەر حسابی ئەو دەستەماندوانەیمان فارسەکانی ئەم وڵاتەیە چونکە کاتێک کە گەنمی هاوردەکرا و ئەفرۆشن بە سایلۆکانی عراق بە ناوی گەنمی کوردستانەوە 50,000 خەڵکی ماندووی وەکو مامفارس کە چاوەڕێی بەرهەمەکەیەتی لە مافی ئەوانە خۆن ئەو پارەیە بەڕاستی حقا لیژنەی فتوای کوردستان قسەی لەسەر ئەو پارەیە حرامە ئەوجا ئەوە تەوەیکەم یعنی ئێستا ئەمە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر گەنمەکەی وەرەگرێ خۆ بە ناوی عێراق و کۆمپانیای مەوادی غذاییە لە بۆ ئەوەی حکوومەتی عێراقی وەرەگرێ سایلۆیەکانی مە ئیدارەی ئێمەی کوردستان هەر ئەوەندەیە ئەرکەچیان لەسەر شانیە بتوانێت ئەو گەنمە لە جۆتیاران و جۆتیاری ڕاستەقینە و ماندوو نەناسەکان وەرگرن نەوە قاچاقچیەکان واستە و ماستە هەیە لە سایلۆش بەڵێ تا ئێستا هەو بوو بەڵام من دوونێ خۆشبەختانە چوومەکن ئەو کۆنگرە ڕۆژنامە و سێم کرد لەسەر پارێ چوومەکن مدیری سایلۆی گوتی ئەو سار ئێمە تەداخل ناکەین ئەرکەکەمان دایتە وەزارەتی زراعی ڕۆژێ 150 لۆری بین نەژۆری ئەوجە گوتم ئەگەر ئەوەی بکەن چکە ئەنگۆ چەند سارە هەموو یعنی ئەمساڵ تۆ گەشتبینی مافارس گەشتبینم ئەگەر بتوانین کە پار زۆر بێزار و ناڕازی باشتری زۆر ئەو سار وا دەزان ئەمساڵ لە یەکێتی جوتیارانیش ڕازیت ئەمن حقت لە یەکێتی جۆتیار ڕازی نیمە لەبەرەوەی بۆ باسی کەم یەکێتی جۆتیاران دەرێ ئەگەر نەتەوەیەک دەوڵەتێک یەکێتی جۆتیاری نەبی نابی نابتە دەوڵەت بەڵام دەبی یەکێتی جۆتیاران نوێنەری ڕاستەقینەی خۆیان بن 30 سارە بەرەی کوردستانی یەکێتی جۆتیارانی دروست کردیە هەر یەکە لە عیز بەچە هەتا ئێستا هەربژاردنیان نەکردە تەنیا ئەوەیان کردیا سارانە کە گەنمی جۆتیاران دەچی لە بە وەرەقەی وەرە حەقی هەویەمان دێوەکە ڕۆژێک نەمدیت بچن پارێزگاری نەمافی بەدەگمەند ڕەنگە کاخالی دووانە بەڵام بەعامی خۆی لێرە خۆی لێرە بە حەقەتەوە نەیان توانێ نوێنەری ڕاستەقینەی جۆتیا ئەگەر ڕێنەری ڕاستەقینێمان هەبات جۆتیارە ئێمە ئەم هەموو خاکە جوانە تەخشان و پەخشان نەدەکرا ملیۆنە 700,000 دۆلمان ڕۆژ تێ بەواستەی ماستەر پیران 6 ملیۆنین پاشی 10 ساری دی دەبینە 15 ملیۆن حەقی جیری داهاتومانکە ئەو زەویە بە پیت و بەرەکەتە بۆ چێڕۆی دەبێت نوێنەری جۆتیارە ئەوەی هەمانە چێنراوە یا زیاتر لە مەمان هەیە مام فارس ئەگەر وانە با زیاتر ملیۆنە ئەم 3 ملیۆنە زیاتر لە مەشمان هەیە ئێمە 6 ملیۆن دۆن زەوی کشتتوکاڵیمان هەیە جا من ئەسایەکەی باسیارانی خۆمان بکەین وەوەی کە خۆشم دێ با قسەی جۆتیارانی خۆشەویستکە ڕەنجە گوێتان لێبی بەس یەک شت یەک فەرمایش دەمە ناو قسەکانی مامی گەورەمەوە بەس یەکێتی جوتیاران لە هەموو حیزبەکان پێک نهاتووە هەموو ڕێکخراوەکان ناحکومیەکان هەموو لە حیزبەکان ئەو نابی دەبێ حیزب دەبێ ئێستا هەیە بێلایەنە جۆتیار لە من ئەکتیفترە باشترە ئەو نوێنەری من بی
نابی دەبێ حەق بدەمەوە پیشەیە بێتم. ئێستا لە کوردستانی ئێمە 18 ملیۆن زەویمان هەیە، 3 جلۆر زەویمان هەیە. سەخەری مەرعا هەر کەفرە دەستی لۆ چکە خوای گەورە لە بۆ عیوان و زەوی بە پیت و بەرە کرد. برادران کاک ڕەنجە لە حکومڕانی مەسی سارە ملیۆنە و 780,000 دۆرم تەخشان و پەخشا کرا. کەس نازانێ زوێن و چێ ڕۆیە 6 ملیۆن نفوسین ئەوە ئیحسایەکەت بیر. یعنی ئێستا پاشی 10 ساری دی دەبینێت 10 ملیۆن 10 ملیۆن حەقی جیری داهاتیشمان خواردیە. ئەگەر زۆتیاریان نوێنەرشی باشمان هەبا و حکوومەتی هەرێمی کوردستان پارێزگاری لەو خاکەی کردوە جێە ئەمە احتیمادمان لەسەر چ کرد هەمووی لۆ ناو بازاری ئاوەدانکردنەوەش برادەران لە دەشت و خاک و لەوەی ئاوەدان 1 و 500,000 کە ئەڵی تەخشان و پەخشان هەنێکشی بۆ کارگەوشت بوو هەموو لۆ ماستەر پیدایدا لۆ شوقە و وێلا و لە بۆ نیشتە جێبوون ئەوە ئێستا ئەو شقانەی کرا هەموو لە سەمرچی جۆتیاران 103 بە چ دەردەسەری هەتا هەوڵماندا پێشان یە قەت عاردیان دەبرد 6 هەتا ئێستا حەقەشیانەدا قەت عاردە ئەنفالی لە چەکرایە ئەوەی زایکەتی جوتیاران ئەتوانێت ئەم هوروژمە ڕابگرێ بەڕای لە جیان باس کردبا بەڵام هیچیانە هەموو ئیشەکە ماتی خۆم ناکەم خەرک دەبینی برێ من دیفاع لەوەی دەکەم بەڵام ئەو نیشتە جێبوونە ئێستا هەولێر هەبوو سلێمانی و هەموو دنێ پڕ بووە لە شوقە و بێلە و هەموو لەسەر خاچی جۆتیاران کارەقە و ئەنفال و ئەوەی بەسەرداکرایە نەیان توانی بە خۆتەیەکی متەکامل دروست بکەن بتوانن ئەم شارە حەلقە لە جێ بەردەلانەکان گەورەیان کردوە شێها زەوی بە پیت و بەرەکەتە. ئەرێ وەزعی کۆیە چۆنە خەڵکەکە بە نوێنەراتی تویان ناردووە ئێوە ڕازین لە وەزعەکە شکر باشە سەرەتا بە ناوی خۆی گەورە بە خێراتنی میوانەکان دەکەم دەستخۆش لە جنابیشت دەکەم لەوە بەرنامەی ڕەخسانتم بۆ ئێمە دەرفەتمان پێدەیکە باز لە گرفتەکانی جوتیارانی دەبەری کۆی و بەگشتی بکەم. من وەکو کە لێرە قسە دەکەم سەبارەت بە وەرگرتنی هەموو گەنمی جوتیاران بە بێت جیاوازی قسەکانی نوێنەری جەنابی وەزیر بەدڵە بوو کە ئەڵێ ئاوا جوهدمان کردو ئاوا هەوڵمان ناو هەڵبەتە ئێمە پامنێرمان نردووە بۆ لای بەڕێوەبەری گشتی کۆمپانیای هەموو دانوێڵەی هەموو عێراق تۆزێکترەوەشتان گوێ لێبێ قسەکانی دڵخۆشکەر بوو بۆت زانیاری بۆ هەیە کە وەفدەش لەوێن دەرێ و کە هاتیە سەبارەت بە گەنمی جوتیاران کە قسەکرا بەس ئەمە هەموو سارێ ئەو جەمان لەو قسانە دەبیتن کە گەنمەکانمان لێ وەرگێتن و هەموو کێشەمان نەبی بەڵام گەشتبینی پێ دوایە ملیۆنە تەنمان لێ وەربگرن ئەستەما ئەگەر ئەمە ئێستا گرفتێکمان لێرەیە هەموو سارێ ئەو کێشەی وەرگرتنی گەنمی جوتیاران مایە بەرهەممان کەمتریش بوو 500,000 وەرگرتووە ئەم ساڵ سار بوو ئێستا 6 ملیۆن تۆن وەردەگرن بۆ ملیۆنێکی کوردستانی تیان نابێ پێمان دەرین وەردەگرن ئێستا جوتیارمان هەیە لێرە دانیشتە گەنمی هەبووە کە لە جێی خۆی بیفرۆشپایە لە جێی خۆی بیفرۆشپایە بە 700 دەی فرۆشت هەل لە جێی خۆی بەڵام کەچوویتە سڕەی بەبەر نەکەوتێ ئەمە هەموو سارێ لەیەکی پێنج جوتیارانی کۆی لەیەکی پێنج هەتا هەفتی هەفت ئەمە ڕێمان پێدرا کە بچین گەنمەکان تەسلیمی سایلۆ بکەین بەڵام لەو کاتەی کە ئەمە گەنمەکان تەسلیم بکەین بە هەزاران لۆری دێتن پێشمان حەق خوراو دەبین لۆری واستە لۆری واستەمان گەلک زۆر لە پێشە ئەو بەڵگە دوایە جەماعەتی بدوێنە بزانە ئەو شتە ڕاستیانە ئەمساڵ باشە ئەوە مامفارس وعدێکیان بە مامفارس زاوە بەخوا ئەو وعدە جێبەجێ نەکەن مامفارس ئەیکا بە فەرتەنە و کۆنگری ڕۆژنامەنووسی ترەکەوە نیە وەڵامە هیواداری ڕەنگە جوتیارانیش ڕەنگە وەزارەتیش قسە بکەوە قبول نەکە ئەوە قبول دەکەن ئاگامە لە مشکلەکانی جوتیارانی کوێ هەیە ماژ ڕابردوو ئەوە کێن کە ئاوا واستە ئەوە نەدەستیانە ڕوا لە کۆیە نەحساب ئێمە سەردانی ئەمە کێن نەحساب بۆ وەزارەتەکان بەسەر ئەوانە باز دەدەن بەتڕێ لە دەچنە پێش خاڵیەکەمی کێشەکانی ئەوان سایلویان نەبوو ئەو سا پێداگریمان کردی ئەوان سایلویان دەبێت ئەمساڵی ئێوە ئەمە قبول دەکەن ئەمساڵ ئەڵەن جوتیارێکی بێکەس کەسێک کە
ڕەنگە گەرمیشی کڕی بێ بیکاتڕێ لەوە بێتە پێشتەوە جارانی کوێ بالتأكيد. زەرمەند دەبن لە ڕووی سیاسی و هەموو سەر سەربەزۆنێک، زەرمەند. لە ڕووی ئیداری و سەربەزۆنێک هەموو جار لە هەموو معادلەیەکی سیاسی و ئیداری حەقیان دەخورێ. ئەم جارە ئێمە بێداگیری دەکەین لە وەرگرتنەوەی گەرمەکانیان و ئەو ڕۆتیناتانێکی هەیە با خۆشیان قبوڵی نەکەن ئێمەش قبوڵی ناکەین. خۆیان چی بکەن خۆ ئێوە حکوومەتن چۆن حکوومەت چۆن شتێک بە پێشی ئەوان دەساوڵاتیانەڵێ خۆ حەقی خۆت وەربگرە ئێمە لەگەر جوتیاران یەک پرۆژەین بابەتەکە بەرگریکردنە لە خوتی خەڵک. ئەوان لە ماوەی ڕابردوو تازە باسم سایلۆیان نەبوو ئەمانەزانیخۆشە ئەمان طبعا من ڕێزمەیە من ناڵم مدیرەتی سایلۆ ئەو شتانە خەڵکی خراپن یا شتێ بەڵام ڕەنگە دەسەڵاتی ڕاگررتنی هەندێک دەستان نەبوو بێ خۆتان نەزان لە وڵاتەدا هەتاوەکو بێ بەڕاستی خەڵکێکی خاوە نفوزی و بەقوت دروستە بێن هەندێک جار حساب بۆ یاسا و دەوڵەتیش ناکەن بەڵام بەڕاستی ئەم ساڵ وەزارەت خۆی مەسوولە لە وەرگرتنی گەرمی جوتیاران ئەجە بە ئەوش پێش ڕاستکەمەوە بەڕێزان ئێمە خود لە خودی وەزیرەوە داوامان کردێکەوە لیژنەیەک لە وەزارەتی کشتتوکاڵی عراقی بین ڕاستەخۆ لە ناو سایلۆکان ڕاستەخۆ سەرپەرشتی بکەن بۆ ئەوەی بە چای خۆشیان ئەو ببینن گلەیەکانی ئێمە ئەوانش بیبینن ئەوان قبوڵی ماڵی خۆمان تەسلیمی خەڵک ئەمە بۆ داوا لە وەزارەتی ناوخۆی خۆمان کاگرنس ئەمە بۆ بابەت بەوەیە تازە بە تازە عێراق بێڕێکخان بە بابەتش ڕێکاری ئەمنی نیە ئەمە بابەتێکی تەکنیکیە باش ناوڕاگەڕێمەوە ئەمەم بۆ گرنگە ئەمەم بۆ گرنگە بینەرانی بەڕێز پاش ئەم ناوبڕە بۆ داوا لە وەزارەتی ناوخۆی خۆمان نەکەین یعنی چ پێویستمان بەوەیە یعنی ئێمە ئەمەندە نائیدارین داوا بکەین لە عێراقەوە بەدەستی خۆمان داوا بکەین لیژنەیەکمان بۆ بنێرێ بۆی کە سەرەیەکمان بۆ ڕێک بخە لە کاتێکا ئێمە خوا عیب نییە آخر تەکنیکی بێ هەرچیە بێ ڕاگرتنی دەستێکە کە ئێوە غەدر بکە لە خەڵکانێ لەسەر حسابی باڵ بەردەوامیشین لەسەر ئەو سیاسەتە ئیش دەکەین بەڵام بەس ئێمە بای ئەوە وزەی ورمکان ئەمن ئامادەمە لەگە وەزارەتی کوشتتوکال ئەو قسەی دونی مدی سایلۆی کردێ دەرێت دایتمانە من ئامادەمە خۆبەخش ئەگەر ڕێی سایلۆیەکانم تەسبیت نەکرد ئەمما کاگرانت بابەت ڕێخستنی سایلۆکانیش مزداقەتی ئیشکردنە ئەوەیە ئێمە مزداقەتمان بکە بەڵام دیارە ئەمان تەجروبیان هەیە پێشتر هەوڵ هەبوویاران دەڵێن لە دەرەوە گەرم هاوردە دەکرێت سڕی سایلۆکان تێک دەستی هەموو شتێکە ئێمەش داوای مزاقەت دەکەین ئەو ئیشە بە هەمانژ ڕێک دەخرێت دەستخۆشە ساگەڕێمەوە خزمەتت ئەو قسەی کاگیواژ ڕاستی تێدا ئەگەر بەغا پلاربات لە بڕی گەنمی جوتیاران ئەو کاتا توانێ غەدر بکات دیسان بیکا بە بیانوەک بڵێ وڵا گەنمی نایاسایی هاتوۆتە سایلۆ بەرەوە ئەگەر ئەندامی لیژنەی خۆیان هەبێ لە سایلۆکان ئەوە گرنگە ئێستا ئەگەڕێمەوە بینەرانی بەڕێز بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێت دیارە هەر بۆ وەرگرتنی وەڵامی زیاتر بۆ جوتیارانی خۆشەویستی کوردستان پەیامنێرمان ناردۆتە لای دکتۆر حەیدەر نووری بەڕێوەبەری کۆمپانیای دانەوێڵەی عێراق ئەو پرسیارانەمان ئاراستە کردووە کە پرسیاری جوتیارانی هەرێمی کوردستانە و نیگەرانیەکانی ئەمانە پلانی ئەم ساڵتان چییە بۆ وەرگرتنی گەنم و جۆ لە سەرانسەری عێراق؟ بەناوی خۆی گەور و میهرەبان سوپاسان دەکەم ڕاستیەکەی ئێمە لەسەر جەم وەرزەکاندا وەزارەتی کشتتوکاڵ پێشبینیەکانی خۆی دەخاتە ڕوو لەسەر ئەرزی واقع بەکردەیی جێبەجێی دەکات هەندێک جار لە پێشبینیەکان کەمتر دەردەشن بۆیە وەرزی ئەمساڵ وەرزی کشتتوکاڵ پێشبینی 6 تاوەکو 7 ملیۆن تۆن بۆ تەواوی عێراق دەکات سەرەتا بە نۆ پارێزگای باشوور دەستمان پێکرد و تاوەکو ڕۆژی 24 نیسانی خایند هەمان ڕۆژ بە ئامادەبوونی سەرۆکوەزیران سایلۆی ئەمبارمان کردەوە بە ئەمبارەوە گەیشتە دە پارێزگا و تاوەکو ئێستا 215,000 تۆن دانەوێڵە لەم دە پارێزگایانە وەرگرتووە پشت بەخوا بەردەوام دەبین لە وەرگرتنی بەروبوومی پارێزگەکانی دیکە بەڕێسان دەزانن پلەی گەرمای پارێزەکانی باشوور بەراورد بە پارێزەکانی دیکە گەرمترە و بەرزترە بەهۆیەوە بەروبوومەکانیان بە پارێزگای ئەمباریشەوە چێندراون و ڕادستی سایلۆکان کرا پاشان نۆرەی بەغدا دیالە سەلاحەدین مووسڵ کەرکووک و هەرسێ پارێزگاکەی هەرێمی کوردستان بە پێی ڕیزبەندی دێن پلانتان چییە بۆ بەروبوومی گەنم و جۆی هەرێمی کوردستان ئەو بڕەپارەیە چەندە پێیان دەدرێت
بەروبوومی جۆ ئەمە بابەتێکی ڕاستەوخۆ پەیوەندی بە وەزارەتی کشت و کاڵەوە هەیە پەیوەندی بە کۆمپانیای بە بازارکردنی دانەوێڵە نییە. کۆمپانیەکەمان لە گەنم بەرپرسیارە. پارساڵ 500,000 تۆن گەنممان لە هەر سێ پارێزگاکەی باکوور وەرگرت. بۆ ئەم ساڵیش لیژنەیەک بە سەرۆکایەتی وەزیری کشت و کاڵ پێکاتوە. من ڕایۆژکارێکی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، ئەندامێکی نوێنەری هەرێمی کوردستان لە بەغدا، بریکاری وەزیری کشت و کاڵی هەرێمی کوردستان و بەڕێوەبەرێکی کۆمپانیەکەمان لە یەکێک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەندامی لیژنەکەین. پارساڵ بەڕێز نازم بەڕێوەبەری لقی دهۆکی کۆمپانیەکەمان ئەندامی لیژنەکە بوو. ئەم لیژنەیە بڕی گەنمی وەرگیراوی پارێزگاکانی هەرێمی کوردستان دیاری دەکات. بە گوێری زانیاریەکانم ئێستا وەزارەتی کشت و کاڵی فیدرالی ڕووپێوی مەیدانی بۆ زەویە کشت و کاڵیەکانی هەرێمی کوردستان دەکات. بەهۆی ئەوەی وەزارەتی کشت و کاڵی هەرێمی کوردستان پێم وایە 3,600,000 دۆنم زەوی کێڵدراوی گەنمیان پێشکێش کردووە. ئەو ژمارەیە لە ئاستی چاوەڕوانکرا و زۆرترە. هیوادارم نەکەوینەوە هەڵەیەی پارساڵ ڕوویدا. پێم وایە پارساڵ 1,800,000 دۆنم بوو، دواتر بۆ 1,600,000 دۆنم و دواتر بۆ 375,000 و پاشان لە 500,000 دۆنم جێگیرکرا. بۆیە هیواداری ڕێک ئەو بڕی بۆ گەنم دیاریکراوە پێشکێش بکرێن بۆی کێشە ڕوونەدا. وەکو گوتم وەزارەتی کشت و کاڵی فیدراڵ ئەمڕۆ دەستی کردو بە ڕووپێویەکی مەیدانی. دواتر کاتێک ژمارەی دۆنمە زەوی کێڵدراوەکان پێشکێش دەکرێت لەسەر ئەو بنەمایە لیژنەکە کۆ دەبێتەوە. بڕیاری کۆتایی لەبارەی بڕی ئەو گەنمەی لە پارێزگاکانی هەرێمی کوردستان وەردەگیرێن بڕیار دەدات. بەپێی پێشبینیەکانتان ئەم ساڵ پرۆسەی ڕادەستکردنی بەربوومەکان بەراورد بە پارساڵ باشتر دەبێت؟ بەدڵنیاییەوە پرۆسەی ڕادەستکردن باشتر دەبێت بەهۆی ئەوەی پارساڵ هەر هەڵەیەک ڕوویدا بێت. ئەم ساڵ دەتوانین هەڵەکان دووبارە نەکەینەوە بە پشبەستن بە ڕێنمایەکانی سەرۆکوەزیران. بودجەی تایبەت بۆ کڕینی بەروبوومەکان ئامادەکراوە و ڕاستەوخۆ پارەکان دەدرێن. کارکردن بۆ وەرگرتنی بەروبوومەکان 24 کاژێر دەبێت. خزمەتکردنی جوتیار بنچینەی سەرەکی کارەکانمان دەبێت. وەک ساڵانی ڕابردوو سەرەی دوور و درێژی وەڕەزکەر دووبارە نابێتەوە. پرۆسەکە زۆر بە خێرایی بەڕێوە دەچێت. ئەزمموی پارێزگای باشوور سەلمێنەری قسەکانمانە کە پرۆسەکە زۆر بەڕێکوپێکی بەڕێوە چوو. پشت بەخوا بەردەوام دەبین لە خزمەتکردنی جوتیاران و ئەمساڵ باشتر دەبێت. بەدڵنیاییەوە ئاستی بەرهەمی پارێزەکانی هەرێمی کوردستان لە پارساڵ زیاتر دەبێت بەهۆی ئەوەی ئەمساڵ ڕێژەی بارانبارین چەند هێندە زیاتر بووە و ئاودێریەکان لە هەرێمی کوردستان زۆر بەباشی کراوە و خۆم لە هەولێر و سلێمانی سەردانم کردوون بە چاوی خۆم پرۆسەکەم بینی. بۆیە پێم وایە ئاستی بەربوومەکانی ئەمساڵ زیاتر دەبێت. ئەمەش نیعمەتێکی گەورەیە خوای گەورە پێی بەخشێت. سەبارەت بە نرخەکان، نرخی ئەم ساڵ چۆنە؟ جیاوازە لەگەڵ نرخی پارساڵ یان جێگیرە؟ ڕاستیەکەی نا، نرخەکە وەکو خۆیەتی 850,000 دینارە. ئەمەش نرخێکی زۆر سەرنجڕاکێشە بەهۆی ئەوەی گەنمی هاوردەکراو بۆ بەغدا بە 500,000 دینارە. ئێمە 350,000 دینار زیاتر بە جوتیارانی خۆمان دەدەین. ئامانج لەم نرخە پاڵپشتیکردنی جوتیارانە. پێم وایە نرخێکی زۆر سەرنجڕاکێشە بۆ سەرجەم جوتیاران. بۆ ساڵی داهاتوو هەردوو وەزارەتی کشت و کاڵ و بازرگانی پلانێک ڕادەگەێنن هەر جوتیارێک پشت بە تەکنەلۆژیای نوێی ئاودێری ببەستێت و بەربوومەکانی پێ بگەێنێت نرخی هەر تۆنێک دانەوێڵەکەی گرانتر وەردەگیرێت. ئەمساڵ نرخەکە بۆ هەر تۆنێک 850,000 دینارە، بەڵام بۆ ساڵی داهاتوو ئەم پلانە ڕادەگەێنرێت 850,000 دینار نرخێکی زۆر سەرنجڕاکێش و هاندەرە بۆ جوتیاران بە بەڵگەی ئەوەی پارساڵ ئەگەر جوتیارێک 10 دۆنم زەوی گەنمی کێڵا بێ ئەم ساڵ لانی کەم 2 هێندەی کێڵاوە. ئەمەش بۆ نرخەکە و پرۆسەی خێرا وەرگرتنی بەروبوومەکانیان و پلانی کۆمپانیای بە بازارکردنی دانەوێڵەکان دەگەڕێتەوە کە هەمیشە جوتیاران بەرەوکاری زیاتر هەان دەدات. بەڵێ بەڕێزان دیارە وە قسەی بەڕێوەبەری گشتی دانەوێڵە بوو حەزەکەم جوتیارانی خۆشەویست بدوێنم. بەڕاستی مایکەکە بەکێیە؟ ئەو مایکە بەڕاستی ئەوەی کە من هەستم پێکرد بەراورد بە ساڵانی پێشوو هەرگیز حکوومەتی عێراق وا بەڕاشکاوی نەهاتۆتە ناو کێشە وردەکانی جوتیارانەوە. باسی سەرەی کرد، باسی نرخی کرد، باسی پێدانی
پارەی کرد بە شێوەیەکی ڕاستەوخۆ تا چەندە قسەکانیان مای ئومێدە بۆ ئێوەی جوتیار و باسی ئەوەشی کردەوەی کە بە تەکنۆلۆژیا پشت بە تەکنۆلۆژیا بەستێواتە بە ئامێری پێشکەوتوو داچاندن بکات لەمە بەدوا بڵێن حسابێکی تری بۆ کرێ باش دەبی بە حسابی خۆیانەوە قسەی ئەوانێ دەکەن شتێکی باش دەبی باشتر لێمان وەردەگرن زیاتریشمان لێوەگرن ئەوسارەکە بەس داوا کارم لە کاگەڕەنج لە ئەمە وەچی جوتیارانی دەڤەری کوێ ئەمە سالیۆ کۆمان لۆ بکرێتەوە لەبەرەوەی لە ئەو ڕێگابانە زۆر ناخۆشە قەرەبارەغا ئەگەر لەوێ دەری لە ماوەگیرێ ئەمە لۆمە زۆر ئاسانەوە زۆر ئاسانتریش دەبی و هەرزانتریشمان لێ دەوەستێ گەنمێکی زۆر هەیە بەنمێکی زۆر لەوێ هەیە و مقاوماتی ئەوەی هەیە سایلوی سەربەخۆی خۆیە بێ دەڤەری ڕاپەڕین تقریبان چەند ساڵ لە پێشستا گەرمەکە لەوێ لە ماوەرگیرە زۆر ئاسان کابرا دەتوانی بە مەچینە بچیت لە خۆی گەرمەکەی لێ ڕووکە نەک بەلۆری نێزیکە لە مەندیقەکەی لە سالیۆی کوێ مالەوەگیرێ لەوێ لە ماوەرجێ زۆر باش باشە ئەگەر دیقەتتان نابێ ئەو 600,000 دۆنم زیاتری وت ئەو وتی 3,600,000 داچێنراوە کاگیوە ئەوە چییە بۆ ئەو ڕقەمە جیاوازیە لەگەڵ داتاکەی هەرێمی کوردستان ئەو داتایی کە بە ڕسم پێشکەش کراوە 2,900,000 دۆن بزەویە ڕقەمەزانم ئەو بەڕێوەبەری گشتی دانەوێڵێ ئەڵە 3,600,000 پێویستی بە پشت ڕاستکردنەوەی ئاخر لیژنە کە هاتوون پرزنتەیشنێک پێشکەش کراوە لە وەزارەت بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی پلاندانانی وەزارەتی کشتتوکاڵی عراق و لیژنە فەنیەکان ئەو داتایە کە تەزیق کراوە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەویان پێشکەش کراوە کە ئێستا بەجانە بدەن دوایە ئەوە بەس بە تەنیا هەڵەیەکی زمانەوانی دەربڕینی داتاکانە یەک خاڵی تر هەبوو بمبوونن چەند جیاوازی لە داتای باس کە تەبعاً گۆڕانکاریەکانی کەشەوە وا دەکات کە ڕوبەری چاندن ڕوبەری پێشبینی گەنم گۆڕانکاری بەسەدا بێ ئێمە ناتوانین داتای سابت پێشکەش بکەین کە ئەخرەزانم بەس 500,000 دۆنم زۆر زۆرە فەرقی داتا لە بینی ئەوەی ئێستا پێشکەش کراوە خۆیان سیمیناریان بۆ کراوە لە هەفتەی ڕابردوو شاندەکەی با کشتتوکاڵی عراقی ڕێک ئەوەیە کە ئێستا بەجەنا بدەرێم 2,900,000 دۆنم زەوی بەڵێ ئەکاتە 2 ملیۆن تۆن بەرهەم لە کاتێکە زیاتر لە 2 ملیۆن تۆن بەرهەم لە کاتێکا پێداویستی ئێمە ملیۆنێک و تقریبن 1,50,000 کاگرانزەکە سەیری بکەی ئەو بخۆی پێداگیری کرد دەڵێت گۆڕانکاریەکانی کەشوها لە هەرێمی کوردستان گەنمی ئەم ساڵ زیاترە و ئەوان هێستا ئێستاش نایان گوتیە گەرم چۆن وەردەگرین چکە ئەمە بۆ ئارەسەی و ڕویامان هەیە کە هێستا باسی ئەوە نەکرا فری بەکاردێ ماوەیەکەڵە بە شێوەی فری وەردەگرین فری ئەوان دەڵێن ئێمە بەبێ خوتەوە بەبێ دیاریکردن هی نسبەیەک بۆ جوتیاران وەری دەگرین هەموو جوتیارێک گەنمەکەی لێ وەردەگیری ئێمە شەهر ئەوەیە کە ئێستا ئیشی لەسەر ئەڵێ ڕاستەوخۆ پارەش دەدرێت بەڵێ ئێمەش دەمانوێت هەمان ڕۆتین کە بۆ خۆیان بۆ خزمەتی جوتیارەکانی خۆیان دابین دەکەن هەر ئەوە باسی هەرێمی کوردستانیشی دەکرد ئەگەر ئەو کێشەیە لە هەرێمی کوردستان ڕوون نەدات ئێمە وەکو پامنێری ڕوودا و ڕاستیتان پێ بڵم ڕەنگە ئەستان پێکرد بێ وەکو ئێوە قسەی دەکرد و پرسیاری دەکرد خۆ ئەو نهاتووە باسی کێشەکانی باشوور و ناوەڕاستە ڕوودا و قەناتێکی عراقی و جیانیە بەڵام پامنێرەکە بڵین کۆژانەکانی ئەمانێگەیانکە ئەو کە ئەڵێ ڕاستە و خۆپارەئین مەبەستی و بۆ هەرێمی کوردستان کاگرنج ئەوە هیواداری ئێمە و داواکاری جوتیارەکانیشە ئەم پرۆسەیە کە خۆیان ئەعلانیان کردێت جیاکاری تێدا نەکەن یەکسانی تێدا بەیڕۆ بکەن هەر هەمومان سوودمەند دەبین تێدا هەموو ڕادەیەک ئێوەش زەمانتان وەرگرتووە ئەم ساڵ فەرمووێ ئێمە مژدەی خۆش دەدەینێت جوتیاران دوای سەرکەوتنی ئەم کۆبنەوەی کە جنابی وەزیر لەگە وەزارەتی کشتتوکاڵ ئەنجامی دەدات دڵنیابن ئەمە دووبارە نابێتەوە ڕێگەشی پێ نادەین دووبارە بێتەوە بە ئاسانی بەسەر جوتیاران تێناپەڕێ زەرەر بکەن دەبزانین کەیتر قسەی جیاوازتری هەیە لە خزمەتیان نابین مایکەکە بن بە یەکتر سپاسانەکە پێشەکی بە خێراتتان دەکەین ئێمە پارسار ئەو وعد و حدودانەمان زۆر پێدرا کەوە هەموو گەنممان لێ وەرگرن و نازام چی کەچی ئەمە لە بەغدا هەر یەکێک لەمە 10-5 ڕەسیدمان لۆ هات بووە ئەمە لە ناو ساڵوێ هەولێرە ڕەسیدەکەیمان خوارد کۆمەڵێک بازرگان لە باتیمە تەسمیلیان کرد ئەمەیان تەسمیلی ئەوەی کرد کۆمپانیا خۆشناو کۆمپانیا خۆشناو گەنمی بە 850 لەمەوە گرتە 530,000 دایتەمە هەموو ئەسلەکانیشمان مەوجودە یعنی ئێستا ئێوە کۆمپانیا هەیە لە کوردستان قەرزاری ئێوە بێ قەرزار چییە نەیداوتەوە ئەوانە تانسیقیان کرد ئەزانم هێشتا ئێستا کۆمپانیای ناوخۆ هەیە قەرزاری ئێوە بێ نە وەکو کارەکەتان وەرگرتووە بەڵام جیاوازی نرخەکە لەگەڵ بەغدا 320,000 ئەمساڵ چەندی تێچووە بەرەمێنانی تۆنێ گەنم لەسەر جوتیاری کورد لەسەر جوتیاری کورد نازانم ئێستا چەندی تێچووە بەزانم ئەوەی دەزانم وەزارەتەڵێ 400,000 تێچووە پێتان وایە کەمتر یا زیاتر بێ لەو عەدەدەیە بەس پارێک پارسار ئەمە حکوومەتی عێراق 850,000 لۆمە دیاری کردنی
بەس کۆمپانیا ناتوانێت وەک حکوومەتی عراقی وەری بگرێ ئەتوانێت کاکیوە نا فەرزە لە سەریان مەشروط لا فەرز نییە لە سەر ناوان بەرنامەی خۆیان هەیە لە ناو سالیۆیە ئەو خەتریان لەمە کرد لە ناو سایلۆ بەرێ بزانم وەزارەت وەڵامی بۆ حاڵەتە ئەوەی کۆمپانیای بەڵێ لە خۆشناو کۆتاییەکانی پرۆسی وەرگتن لە هەولێر چێشێک ڕوویدا لە سەروی 15,000 تن کە وەرەقی خوتەشیان هەبوو دوایی کە پێیان گوتن وەرناگیرێ ئەوە کێ محاماتی ئەمان دەکات ئەوە ئێمە وەک وەزارە داوای لیژنەیەکمان کرد لەسەر ئاسی ئەنجومەنی وەزیران لیژنەیەک پێکات بۆی بە ئەم گەنمەیان لە سایلۆکانی پرۆژەی بازاکردنی گەنمی جوتیاران لە قەیوان ئەو مافەی پاریان هەر بە مافی دەزانەوە ئەمە ئەو کێشەیەک ئەوان ڕوویدا وەکو جوتیارانی بەغدا گەنمەکانیان لێوە نەگیرا دواتریش زیاکاری کرا لە بابەتی نرخ بەداخەوە ئەم کێشەی ڕوویداوە ئێمەش بۆکو حکوومەت یاریمی کوردستان پێداگریمان کرد بەڵام پێویستی بە بەدواداچوون لێ کۆڵنەوەی لە کەم تەرخەمیەکان هەبوو مان فارز لەسەرەوە قسەی هەیە قوف دەمێ کاگڕات ئەو شتە لە بەردەستی وەزارەتی زراعەت دەرهات چکە لەگەدا بوو کۆمپانیا ئەو دوو کۆمپانیا معنیە کە گەنمی وەرە على ئەساس عێراق بە 850 وەرەگری بەڵام بەداخەوە لێژنەیان دروست کرد لەبەر دەستی وەزارەتی زەراعەتدان وەزارەتی توجارە و وەزارەتی بەرهێنان تەداخولیان کرد 650,000 دوایە دووبارە سعرەکەیان گۆڕی لە 600ش کەمتر بوو بەداخەوە کۆمپانیا دروست بووە ئەو پاژماوەی ئەگەر ئێستا حکوومەتی عراق هەموویتان لێ وەربگرێ ئەو کاتە کۆمپانیا مەجبورە بێ بە نرخی گوزاو پاڵپشتیکراوی عراقی دەبی وەرگری ئەو پاڵپشتێکی ئەعلان کرا بە 150,000 تەن ناتوانێت بەڵێ وانە ئەو نرخای جوتیار ئەو کاتە مەسەلەن بۆ نمونە ئەگەر ئەمساڵ ملیۆنە تەنەکە وەربگرێت لە حکوومەتی عراق ئەو کۆمپانیانە مافی هاوردەکردنی گەنمیان هەیە ئەو کۆمپانیای نەگرێ بەستیان حکوومەتی هەرێمی کوردستان کرد بە ناو نیشانی پرۆژەی نیشتیمانی ئەگەر حاڵەتێ بێتە پێشێ بە پێی قسەکانی ساڵی یەکەم هەمان پرۆسیان وەکو بازرگانی عراق تطبیق کرد دوایی کەم تەرخەمی هاتە ئەو بابەتە طبعا ئەوە حکوومەتی هەرێم پێویستە ئیزرات کە پێداچوونەوە بۆ گرێ بەسەر کە ئەو کۆمپانیایان ئەگەر پابەندی وەرگرتنی ئەو گەنم بڕە زیادە نەبوون کە بۆ جوتیاران لە بەغدا وەرناگیرێ ئەمە شایانی پێداچوونەوە لە گرێ بەسەر ئەو گرێ بەسەر کە پێشکەشکراوە لەگەڵیان هەر لە ناو گرێ بەستەکەدا بەڵێ ئەوان بەرسیارن بەرامبەر وەرگرتنەوەی زیادەی گەنم بەڕاستی ئەو کۆمپانیا پێشێریەکی زۆر گەوران پارسار بەرامبەری جۆتیاران کرد حەقی جۆتیارانیان خوارد بەناو کەتن وعدی ئەوەلی ئەوانە خۆی کە دانراینە باج و گومرگ و هەموو شتیان عفووە لۆی معاناتی جۆتیار پارپش بن لۆی سەری مەتعوم وەکو عێراق وەرگیرێ بەڵام بەداخەوە بە پێگری بەستەکەوایە ساڵی ڕابردوو کۆمنەوەشمان لەگەریان کە دەڵێن بۆ ئێمە دەرناینی وەکو بازرگانی عراق چونکە بەڕێزان ئەو نرخەیمانم فەرمایشتی جەنابەت نییە مەبەستم ئەوە نییە بەزەمە ئەو نرخەی کە دیاری کراوە لە بودجێ ئاسایشی عراق نرخەشی زۆر خەیاڵیە ئێستا لە بورسەی ئێستا لە گەنم لە ئوسترالیا لە کەنەدا لە وڵاتانی دەوروبەر لە سەروی 650,000 دلار ئەو نرخەی لە عراقا لەو منتیقەیە هیچ زۆرە نرخێکی وا بەرز و پێشبینی کراو نەبوو ئەمە بۆ ئاسایشی خۆراک و سەبەتەی خۆراکە بەڵام ئەو کۆمپانیانەی کە گرێبەستیان کردو لەگە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە پابند بکرێن با وەرگرتنەوەی گەنمی جوتیاران بەبێ هیچ زۆرە پاش و پێشێک هاوشێوەی ئەو بڕیارەی کە لە بەغدا دەرچووە لە بەرامبەرەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاری کردووە بڕیار بوو مەسەلەن لە ڕێگەی ئەوانەوە بنەتەوە دابین بکرێ بەڵێ لە ڕێگەی ئەوان بنەتەوە دابین کردەوە گەرمەکانیشیان بە پشتسازی بکرێت چەند کارگەیەک هەیە لەوەندا سەرکەوتوم بەڕاستی گەنم بە پشتسازی کراوە بەڵام بابەتی دابین وەرگرتنەوە و ئێستا نەبوونی بنەتۆ و کارەساتێکی گەورەیە ئەوە چێ پارە لێەوە وەرەگرێ بۆ بنەتۆ و ناشتان ناتاک ئەوە لە کنەملا ئەوە لە ئەمە هەموو سارە پارەکە لە کنەتۆە یا بەڵگەکان لە کنەملن بەڵگەکان ئەمە هەموو سارەکە گەنمی تەسلیم دەکەین 103مان ئەو سار خەسان ساری ڕۆی 103 پارە لە جوتیاران وەرگیرایە ئایا ئەو 103 لە بەدەلچی لە جوتیاران وەردەگیرێ ئەو برادرش کە مقابلە کرا تازە یعنی تۆ گەنمەکەت بای هەرچەند بێ 103 ئەو پارێت لێ وەردەگیرێ لە دەبا دەرێ بەخەتە مشە لێرە نمونە آخر خەتە سەیریکە دووە یا سێ سەتا دووە نرخی پاڵشتی بنێتەوە سەتا دووە لە وەزارەت ئێستاشی لەسەر دوونی گوتی ئێستام دەرم 103 هاتۆ 102 یعنی ئەوە بزانە لێرە خەلەل زۆرە ئەمە لێرە ئەوە گوتی سێ لێ وەربگیرێ هەیە دوو هەیە دوو نیومان فارز مادەم چونکە سێ ڕەقەمەڵێن یەکەتی جوتیاران یەکەتی جوتیاران لەسەر ئەم وەرگرتنی پارە ئێوە هەڵوێستان چی بووە لەسەر ئەم هەموو کێشە کەڵەکە بووە خۆیەک دەقاخرە و قسەی نەکردووە
لەسەر ئەو هەموو کێشەکەڵەکە بووە یەکێتی جوتیاران هەڵوێستیان چی بووە؟ ئێمە ئەو سەتا دوو ئەو نەبتە گرفتەک لە مابینی دوونی و ئەوە بابرێن سەتا دوو ئەگەر لای کەمیەکەی دانێ ئەو سەتا دووە دەژێرێتەوە لە بەدەلی چیلۆشی دەسی ئەخرەمە پارەیە ئەمە لە بۆچی دەژێردرێتەوە لە بەسی لە کاتێک جوتیارانی کوردستان دام نەکراینە بە بنەتۆ ئەو پارە دەژێردێتەوە لە باتی بنەتۆ و سەمادی شیمیایی و مەوادی قڕکرد لە ئەو سێ مەواد هیچیان درراوە هیچیان هیچ شتێدانە وڵای ئەوە چۆنە بێ ئەو یەک دوو ئەی ئێوە هاتوون لێرە باسیەکەن یا پێشتر ئەوشمان کردێ پاریش ئەم بنەتەوەمان باس کرد یعنی ئەم ساڵی ژەروا دەبێ ئەوە دوو ئێستا هەمووی باسکرا کە ئەو ڕێژێ وەرژێ بەس من شتێشتیت پێ دەرم کاگڕنج یعنی ئێستا لۆ نمونە من عینەکە گەر ئەو برادەرەی شەمامک لێ لێنێ جوتیاران شەمامک لە ناحیە شەمامێک تقریبا 160 جوتیارە ناویان هە نەگەڕاوە نە ئەوەی گەڕاو ئەوەی گەڕاوە 100 لێ وەرگیرە 100 گەڕاوە 100 لێ وەرگیرە ئەوەی 160 هەر ناوی نەگەڕاوە ئەوەی کە گەڕاشەوە 102 لە شایستەی دارایی لێ بڕە ئەو گەر ملیۆنێک دیناری وەرگیرتبی ئەمە پەیوەندی بە حکوومەتی هەرێمەوە هەیە حکوومەتی عراق حکوومەت من ئێستا ڕووم لەگەر کاکیوا دەکەم ئەو ساڵی ئەوە دەبی پێداگەنی من لە بری تۆ کردم پێداگەی پەیوەندی بەکێوەیە پاش ئەم ناوبڕە بینەرانی بەڕێز من یەک کێشەمەیە قەت تەوەرەکانم یەک تەوەرە نییە چونکە دەسەبم بۆ هەر تەوەرەیەک 1001 کێشەی تری لێ ئەبێتەوە ئێستا هەندێک شتی تریان باس کرد کە پێشووتر باز نەکراوە بەڕاستی ئەمە کەم تەرخەمیکیە حکوومەتی هەرێم یان حکوومەتی مرکزی و بێجگەلەوە یاخر لەکوێی دنیادا هەیە کەسێک پارەی لێ گل بدرێتەوە بڵێ بەرامبەر بە ئەم ئەرکەیە تۆ ینی ئەم پارێت لێ گل دراوەتەوە بۆ بنەتەوە کەچی پارەکە هەر بەردەوامە لە وەرگتن بنەتەوەکە ژەر دیار نییە پاشەم ناوبڕە ئەگەڕێمەوە لە هەر تەنێ چی 25,000 دینار کەم دەکەم لە هەر تەنێ 25,000 دینار یعنی تۆ حسابی بکە مەسەلەن ئەگەر ئەم ساڵ بە هەمان شێوەر بگیرێ 2,100,000 تەنمان ڕەنگە هەبێ وەنا دابین دەکرێت باشە 2,125,000 دیناری معقولە پار 500,000 25 دیناری 25,000 دیناری ئێمە چییە؟ گەلم تەسلیم کردە لێ ئەو عادەی دەزانم ئێستا ئەگەڕێمەوە. بەڵێ بەڕێزان سڵاوتان لێبێ وەڵایی ئەو شتانەی کە لە پشتی کامێرا بۆ منی باسەکەن بەڕاستی زۆر زۆر کارەساتە هیوادارم ئەم ساڵ ئەمە دووبارە نەبێتەوە. برای من تۆ لە دەشتی کۆیەوە ئەڵەی من هاتووم دەرفەتم بە قسەکانم بکەم و باسی ئەو گەندەڵی و تۆ وشەی دزیش بەکارێنی فەرمو چییە ئەم گەندەڵی و دزیە لە ئێوە کرد؟ ئەمن باس لەوەی دەکەم کە 2 سار دەبی تا 3 سار هیچ بنەتۆیەک هیچ پێینێک آخر ڕقەمەکان لای ئەمواناڵێ ئەخە نەهاتیە ئەوە تا داتایش لەوانەیە سنووری بەغدایبی یعنی سنووری هەرێمادەی خواد ئەم داتایی دێگەری باش دیارە پارەیە سەرف کراوە نەگەیشتۆ بە ئێوە دەرمانیشمەە یەک دەرمان سون ئەمانی شەڵە سەرف باوەرگری باوەرگرن کاکە هەزەکەی بەرنامە ئەو نمونەك لەوەی بزانەوە ئەی مەسەلەن مۆزەف وەرێگرێ بەڵێ ئەمە بەڵگەم هەیە بەس ناوی ئەو شوێنەی نارم مۆزەف هەیە لە ناو دایرەکەی خۆی فەرمانگەکەی خۆی لە زراعەیە کە ئەوە لە کەلۆ سنوورەکەی دێتن لە ناو خۆی ئەمە هەر فەردەک کەلۆشمان دێ خۆ ناکە هیچ فەردەک دوو فەردە لۆ چمیا دێتن لۆ فەلاحەچی ناکە هیچ بەس ئەوەندەش نهاتێ لەمە بەس کە پێشتر هات یعنی ئەگەر کەمێکیش هاتبێت لە دائیرەکە هەلایەکی خۆی ئەمن مۆزەف بوومە لەوێندەرە هەموم کڕیتەوە هەرمە ڕاستی وا بووە بەتەکی 100 ملیۆن کە ئەو کاسە هات بە شخصی بێتەکەنە من دوای بەرنامە پێشە دەرێم لە چ شوێنە چیشە و بیجارشکە ئەو ئیشەی بەرامبەر هیچ کەسەچی نەکەن یعنی دۆنمێک زەویشی نییە ئەو کەسانەی کەش مافەکانی ئێوەخوا بەخوای زەحمەتە هەیبیتن زۆر زەحمەتە فەلاحیش بیتن بەڵام لە ناوێ کڕیتی دایتیەوە فەلاحەچی کاکەوەنی گەلمە بۆندە گەلمەیە ئەوەندەمان فارس مختار هیچی نییە دەعمیان دایتی هەر قەتێکی عرض نەبوو دەست ڕۆشتنە لەو پارەی کە لە ئێوە ئەبڕێت هەر بەسەری تۆوە بوو پولە بابە خۆم من دار نیمە
کاگرانس با مۆزوع ئەوە سی سارە مەعانات مەمانفارە دەچێت دوولەتەوە یعنی سەیری لەناو کەمان فارس. کێشە و خزمەتی ئەو یعنی ئەو ملەتە. لە ساسەیە ئەمەم تێبگێنن لە ئێوە ئەبڕێ ئەگەر لە کەم و لە زۆر هەرچەنێ هاتووە خەڵکێک بردوێتی نەیاو بێەوە هاتووە سار هەبووە درراوە بەرام بەعام ئەمە قسەکەم لە ساوەیە دەرێم خەرک ساڵی نێردراوە نەگەیشتۆ بەدەستان مەسەرەن زەوی نەبووە فەلاع نەبووە مستەفید بووە ئەو واقعە ئێستا هەمانە ئەگە حکوومەت بە ڕەسید ئەمە دەمانێت ئەو ڕەسیدە نەمینێت وەزارەتی هەیە زراعە ئاردی کردیە زەویەکەی دایتە جەنابەت ئەتو زەویەکەی دەکەی بەس ڕەسیدەکەی نەدایتەوە ڕێکخراوە هێتۆ ئاگاو بلێ بۆ هەموو دنیای ئەمن ئاگام لە هەموو شتێکە بەخینی خۆم لۆتان تەوقی ئاکەم کەم تەرخەمیشم نەکردیا شادیم لۆ بدەن وەڵی لە کەسیش ناترسێم چی دەوی ببی ئەو گەندەلیەی لە ناو جوتیا ئەویش کێشەکە لەسەر چییە؟ ئەمە ئێوەش ئاگاتان لێ قسەتان نەکردووە ئەمریکا ئەوەی کە باسێکە ئاڵێ لەسەر سەدا سەیەکە منوا هاتی ناتیمە پێ دەرێم دەرێم سەسا جوو لە زیشاردا بردرە زیوتار منوا هیچیان نادرێتی ئاخردا ئەمیش دەڵێ دەدرێتێت تۆ ئەڵی چەندیان دەدرێت ڕقەمەکانی خۆن ئەو گرەیەکانتان پێشبینی کراوە مدیری ئەوە دەدەمێت ڕقەمەکان لای جەنابەت چۆنە ئەو گلەیانە بەسەر چاوە بەڵام ئەوانەی ئێستا باز دەکەم و ئەوەشتان بۆ ڕات دەکەمەوە کە لە ئەم ساڵ دۆخی وەرگتیم برێتەوە زۆر باش دەبی بۆ ئێستا باسان دەکەم لە وەزارەت کشت و کاڵ چار کارگەی مافارزەرفەتم دێ چار کارگەی پاکردنەوەی بنەتەوە هەیە لە هەرێمی کوردستان لە ماوەی 2009 تا ئێستا 10,000 کەسە جوتیار سوودمەند بوونە بنەتۆیان وەرگتیە بە نرخی پاڵپشتی کراو کە هەر تەنێک 210,000 هەزانتری وەرگتیە بە نرخی بازار زیاتر لە 16,000 تۆن لە 20 تەرزی پێشکەوتی کشت و کاڵی پاکراوەوە بە مەراسیم دابشکرا سیرم پێدێ ئێمە مشکلێکمانەیە کێشەکەی پار چارەسەر کرایە ئەوەی کە جوتیاران باز دەکەن ڕەنگە لە تموحی ئێمە نەبی بەڵام پێم خۆشە بەرنامەیەک بکەین بۆ ئەوی بزانی پارەی 102 بنەتۆی جوتیاران چۆن لە وەزارەت سەرپەرشتی کراوە تەنها بابەتەکەەوە نی ئێمە بنەتۆ بدەینەوە جوتیاران ئێمە دایان نەشاتی زۆر گەورە کراوە بۆ خاتی جوتیاران لە پرۆسی دەزانم جەناب دەڵێن نەدیتێ بەڵام من بە ڕقەم و داتا قسە لەگە دەکەم پێم خۆشە پێم خۆشە کاگرنس بەرنامەیەک تەرخام کە پارەی 102 جوتیاران چۆن سەرف دەکرێت چۆن ڕوبەڕووی نەخۆش و ئافات بووینەوە لە ماوەی ڕابردوو لە وەزارەت کشت و کاڵ ئێمە بودجەی ئاعاناتی زراعیمان نییە بەڕێزان ڕاستە ئێوە وەکو جوتیارانی عێراق هاوکاری نەکرێن لە بابەتی پەین و لە بابەتی ڕەشاندن و دابینکردنی ئامێرە کشت و کاڵەکان لە بابەتی جیاکاری لە وەرگرتنەوەی گەنم بەڵام ئەوەی کە ئێستا باز دەکرێت لە تموحی وەزارەتی کشت و کاڵ نییە وەزیری کشت و کاڵ کەمترین بودجەی لەبەردەستە بە بەراورد بە وەزارەتەکانی بۆ لە 102 ڕێعایی بەڵێ ئێمە ڕوبەڕووی ئافاتی نەخۆشی تای خوێن بەربوون بووینەوە ڕوبەڕووی کۆمەڵێک ئێستا بودجەمان داوا کردیە کە 4 ملیۆن دینارمان 4 ملیار دینار داواکرا بۆ بابەتی ڕوبەربوونەوەی نەخۆشی سن و چی سەڵا بۆ بابەتی پارەکە سرف ناکرێتەوە لە وەزارەتی دارایی خۆ ئەوە نیە ئێمە داوای دەکەین جەنابیشتان داوای دەکەن بەڵام مەرێن ئێمە هیچ شتێک نابینین زۆر شت دەکرێن باشە آخر ئەو خەڵکە یەک دقیق کاکیوە ئەمێن ڕاستە وەزارەتی کشت و کار کەم تەرخەم نەبووە بەران کە شۆر دەکاتەوە لە بۆ خۆی لە خواری خۆی دەکاتە ئاستی نەعیە و قەزایەکان ئەو مامەلە خراپەی پێدەکری خۆوان نییە بەڵام دەبی ئەمە ئەو سار گەشتبینم ئەمە هەموو بێتە لاپەڕەکی نوێ بێتە سەر تاقەز تەواوی کەین بتوانانی ئەم سار جۆتیاران بە مافی خۆیان بسانشکە ئەو شتە دووبارە نەکرێتەوە هیچ کە دەسهات بینەوە سەر ئەو مێزەیدانیشن دەستخۆشیان لێ ئەو قسانەی لەگەڵ پامنێرەکەی ڕوودا و کردی مای دڵخۆشی بوو بۆ ئێوەمان فارس هەموو سارە دیکە ئەگەر ڕاستگۆ بن لەگە جوتیارەکان دەستخۆشیان پار ئاوا قسەیان نەدەکرد حەزەکەم ئەو 125 ئەو برادێک کە تازە قسەی کرد لەسەر مێز بڕیاری دەدا ئامادە نەبوون بێن شێرگەکانی جوتیاران ببین ئامادە نەبوون باوەڕ بۆ داتای چاندراوە بۆ داتای پێشبینی کراوە باوەڕمان پێ بکەن ئێستا بوویتە ئەمری واقع دەبێت سەیری شوێنەکان بکەن دەبێژی ڕابگرن و کاریگەری وەزارەتی کشت و کاڵش لەسەر ئەو بابەتە فەرموو براجان فەرموو مامۆستا کاگرانگ بەنسبەت تەسمیلکردنی گەنم لە سایلۆی ئەو ساری چووی گەورەترین کێشە لە سایلۆ ئینستیساق بوو ئینستیساق جوتیارەکە کە گەنمەکەی دەبر بە لۆری تەسمیلیکە لە باتی نوسقە ئەسلەکەی کە وەری گرتێ لە دایرەی زراعی ئەوی تەسمیلی سایلۆی بکاتن ئینستیساقش تەسمیل دەکرد لەگەرەوان ڕێککرد بوو دووبارە عینەن ئیستیساقە نمونەکەت بۆ بێنەمە کۆیێ کە بریان نوێنەریان لێرە باە یەک حەقیان هەموو خورا یعنی یەک
دینکە گەنمیان ئادەی تەسمیل نەکرا خواوەی سنساخەم بۆ ئەو باسکە ئینسیساقە چۆنا ترێلەرچیان دەبر تەسمیلیان دەکرد نووسرا بوو 20 وانە باشە لەو 20 ئینسیساقێک لەگە نبووسە چ ئینسیساق دەیانبر تەسمیلی ژوورەکەیان دەکرد ئەسلەکەیان لەکنە خۆیان بوو خۆی لە ئەسلان لە قانونە ئینسیساق نابی ئەوە کاک ئەوە دەزانی باشە بەکارهێنانی ئیسنساق چ زیانێکی بە جوتیاری حەقیقی گەیان دەزانی زیانەکە چ بوو ئەو ڕێژەیە کە قەول بوو جوتیار تەسمیلی بکە ئەو جەماعاتی سایل ئەوەی حەلافەکان حەقیمەیان خوارد کێشەشیش هەیە عەز دەکەم ئەوە ئەخدە مەزالی ئەوانەیە دەیدەمێ بەس ئەوەی کاکی وایە عەز دەکەم لەسەر ئەوەی کە ئەو برادەرەی حکومەتی عێراقی دەرێ ئێمە باشبرچی ئەو کەسانە دەکەین کە تەکنیشی نوێ بەکاربینن ئێمە لە گوندی سەیدان دادەنیشین چاردە فەلاعین حاردەکانمان کەم یەک بەردی هەیە کاتی خۆی بە قەرارەشی سیاسی کە ئەو خەڵکەی وێن دەرێ نەبوونە جەیشی شعبی و نەبوونە مەکتەب فەلاعی حاردەکانیان بە سەخەری لۆ نووسرایە ئێستا ئێمە داوا دەکەین بیرمان لۆ لێ نادەن لە چاردە فەلاعی دوو فەلاع بیری هەیە فەرموو کاکی من ئەرێ کێشەیەکی تریش هەیە لە دەڤەری کۆیە و زۆربەی ناوچەکانی تریش ئەوە کاتی خۆی لە بەرنمەیەکی ڕاستەوخۆیە لەگەڵ جەنابی کاک فازڵ میرانیشا ئەو مەسەلەیەم باس کرد جوتیاران پێیان وتم هەندێک جوتیار هەیە تا ئێستا زەرمەندی شەڕی ناوخۆن لای پارتیشێ و لای یەکێتیشێ زەویەکانیان بۆ نەگەڕاوەتەوە لای ئێوەش ئەمە زۆرە بەزمە ئێمە وەکو جوتیاری قەزای قوشتەپەی نەکدەشتکوێ کاگرانس بەس کێشەکە هەموو وڵاتێک هەموو شوێنەگەر عەدالەت و تەبایی هەبوو دڵنیا بە بەرەکەتی خوا هەیە ئێمە وەکو چون و توێژەکانی جوتیاران داواکارەکان ئێمە پێویست بێنە حکومەت بوو زەمان بۆ سەرفکە بەڵام عەدالەت نییە لە بڕیارەکاندا وەزارەتی کشتوکە من یەک پرسیارم هەیە لە وەزارەتی کشتوکاڵ و وەزارەتی بازرگانی پارەی گەنمی 2015 و 16 هات بەغدا سەرفی کرد کۆمەڵێک جوتیار وەریان گرتو ئەو وەسڵەکانە ئەو پارێکی بەسەرات ئەوە پرسیاریەکەم ئەوە پرسیارێکی گرنگە ئەوە لە کاکیوا و پرسیاراکەم کاکیوا بە ڕوخسەتت دەتەمەشاکە تۆ پرسیارەکەی تو ناڵی جواب بەڵێ فەرموو ئەڵام دوای ئەوە دەرفەتە دەدەم ئەو پارەیە چی لێ هاتووە کاگرانت وەزارەتی بازرگانی لە تەحویلکردنی ڕەسیدی ئەو پارەیە لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان بەرپرسیاری یەکەمە چەندجارێت کەش ئەمە داوای ڕوونکردنەوە بە دووادات سولمان کردی ئەو جوتیارانە حەقی خۆیانە پارەکە وەربگرن زۆر تاخیر وەربگرن هەرێمیان وەزارەتی بازرگانی عراق تەحویلی سەر ڕەسیدی وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان دەکە ئەوان بەس ئەمە حەقا ئەزانم ڕاستەوخۆ مەسئولیەتی خاتوو بێگەر نییە بەڵام کە سێشەمە کۆبوونەوەی هەیە لە بەغدا لەسەر پرسیگەنم حەقا ئەمە بۆی بنووسیت خاڵێکی ئەساسی بێت هەمە ئەو داواکاریانێک ئەو بەڕێزانە ئەو جوتیارە بەڕێزە ئەو کاکەیەک مامەی باسی کرد 100 لەگەر داواکاریەکەی بە راپۆرت بۆ وەزیر لای خۆم هەموو تێبینەکانم نووسیە بەڵام دڵنیا بن هەموو ئەو شتانی ئەو باسی دەکەن 100 ڕاستە ینی ڕاستە پشتگیریەکەی ساڵی ڕابردوو جوتیارانی ئێمە بازرگانیان پێوەکرا وەرەخ ئەسلەکانیان لێوەرنەدەژیرە لە پشتەوە علاف و لەگە ڕێزم کۆمەڵی تازیر ئەم ساڵ نەخەڵشتیوا قبول ناکرێت ئەو تێبینیانە بە هەند وەردەژیر پێرێ کۆنگرێ ڕۆژنامە نووسێ هەموو کەنارەکان لە پێش سایلۆی هەموو لێ بن جەماعات کاکە 16 400 500 فەلا پارەیان چەکیان هەیە و حەقی خۆیتیان ئەژمە پارەکەیان وەرنەگرتووە کەس نازانی سارە کاگیواڵی کەم بە راپۆرت بۆ جەنابی وەزیر هەموو قسەکان تەمەر سەعفیم کردیە وە دەزانین قۆڵ تۆ ئێمە نا لە حکومەتی نەکردووە حکومە زۆر شتی کردووە بەڵام پێویستە کاری زیاتر بکە هەر سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ بڕیاریدا بە هەڵکە سنووری پارێزگای هەولێر لێدانی بیری قوڵ بۆ 1200 فەلا ئەمە جێگای دەستخۆشەوە باز بکەین بەڵام کاگران سەرکەوتنی بواری کشتتوکڵ لە سێ بواردایە یاسایەک دەرچۆ لە پەرلەمانی کوردستان یاسای پاراستنی بەروبوومی ناوخۆ معقولە من پارەکە دەڕۆژ پێشەوەی خەفەلاحی قەزای قوشتە بەم دەست بە دوورنەی گەنمەکان بکەم 200 لۆری گەنم بارکرا بوو لە پێشی سایلۆ بوو ئەم گەنمە لە شۆ هات خۆ بە درۆ نەهاتووە بە وازگەکاندا هاتووە بە چاوی خۆ بینی ئێمە چەندین فەلا ناچار بن ئێمە گەنمەکانمان بە تەواوەتی لێ نەژیرە ڕوو لە سایلۆکانی مەخمور و تەلەحفەر بکەن کە مەصرەفی 1 لۆری ساری و تەلەحفەر 4 ملیۆنیوە بە شایەتی هەموو جوتیاران بابڵێن وانە دوو ئەمە کێشەیەکە کێشەی دووەممان ئەو وەفدانەی کە دەستنە بەغدا هەمە هەنجەکانیان مەزبوط نییە بەڕاستیت پێ بڵێم کێشەی نێوان ئێمە بەغدا وەکو کۆریە و باکوور و باشووری لێ هاتووە نەکەرگەنم هەرچی جوتیاری خوار و عێراق بەربوومەکانی سەوزۆمیەوە لە هەولێر ساغ دەکاتەوە ئێمە دەبن لە بازگان ئێمە دەگرێنەوە تا ئێستا وەزیری کشتتوکاڵ خۆکاری زۆر باش دەکات خات و بێگرت بەڵام بڕیارەکانی نازان بۆ زۆر جێبەجێ ناکرێ ئەو خاڵشی ترش ئەوەیە کە کاتێک منەوە پرسیارانم لێ کروتی کاکە خۆ من پۆلیسم نییە من وەرەقە و قەڵەمم پێەوە ئەبێ وەزارەتی ناوخۆ ئەو ئیجراعەتانە بکە لە وەرزی پێگەینی بەرهەمی ناوخۆیان نێڵێ لە حدودەکان کاگرانز لە هەموو وڵاتی دنیا ئەگەر پۆلیسی تەماتە و بیبەری بنێ ڕەنگە بتوانێت وەرە بە بازگەکاندا دێت با تەماشاکە لە هەموو وڵاتانی دنیا جوتیار قەرەبوو کرێتەوە ئێمە قەرەبوومان نایە لە هەموو وڵاتانی جوتیار پەینێکی میاوی گاز و بنەتەوە وەرەگرێ ئەم ساڵ 500 کیلۆ دراوەتە من 700,000 لەگە بازار فەرقیە بووە ئەویشم ناوێ
تەنها کارێک بکرێت ئەو گەنمی ئەمساڵ کە دێ آخر ئەڵێ بۆ سەرپەرشتیکردنی گرفتەکانی بواری کشتتوکاڵ سەرف کراوە پارەی لە 102کەتان ئەو بنەت ئێستا حکوومەتی عراقی بنەتۆ دەدا کێشەی کشتتوکاڵ بەس بنەتۆ و سەماد نییە نامانێت ئێمە تەنها کار یاسایەک دەربچێت ئەگەر وەزارەتی کشتتوکاڵە ئەگەر وەزراتی بازار ئەو گەنمە ئێمە وەربگیرێکاک دەستخۆش دەستخۆش وڵا سنگتان فراوان بەرێک ئاگرن سەرەتا بەخێران دەکەم زۆر سپاس بۆ بەرنمەیە بەڵام لێرەدا ئەمە کێشەشکەمان هەیە کاکە بەنسبەت کوێ ئەمە دەین لە سۆنەری کاکە ئیزن نادەرێت 30,000 دەی بدەین ئەگە سایلۆی کوێمان لۆ بتەوە ئەو مشکلەمان نابی بار 18,000 تەنمان سوتا باشە یعنی ئێوە بەس لەبەرەوەی کە سایلۆ نیە لەوێ بۆ نمونە ئەبێ 30,000 بن بۆ هەر بارێ بەرێ ئەگە سایلۆ هەبی لەوێ نادەین زووتر ڕێەکەمان دەڕۆ باشە بۆچی کەسێک کە لە ناوچەیەکە سایلۆی هەیە ئەم گرفتەی نییە بۆ لە دەڤەری ڕاپەڕین سایلۆ دانانرێ کاگران سخوایەک دەرفەتم دێلەوە کاکەی زیێک دقا ئەو 2,900,000 تەنا لە سەدا چەنی هی دەڤەری ڕاپەڕینە ئەمە بپێ خوتەی کە دابشکرای هەموو شارەکان ئەوەیە هەیە داتا لای خۆمان هەیە هەمووی حسەی پێشببینی بەرهەم و ڕوبەری چاینراویان باشە لە سەدا 15 هی دەڤەری ڕاپەڕین نییە ئەو گەنمەی هەرێمی کوردستان لە ڕەنگە زیاتریش بی بڵێ لە سەدا 20 لە سەدا 20 کۆی بەرهەمی وڵاتێکی شوێنێک بێ حەقیەوەیان نییە سایلۆیان هەبێ بەڵێ ئەوان مەسەڵەن ئەم لەبەرەوەی کە سایلۆی نییە لە شوێنمان هەیە لێ ڕووکەن کاگرن سەردانی خودی وەزی سەردانی کۆیەک لەگە هەم فەرمان کشتتوکاڵەکان کۆبەوە سایلۆ دادەمەزری ئەمسا پرۆسی بە بازارکردنی گرم لە سایلۆ خاوان سایلوی خۆتان دەبن ئەو کێشەیە نایێتەوە هەولێر ئەمە کۆیە دەڤەری ڕاپەڕینیشم باس کرد ئەو ئەوانش بە هەمان شێوە داوای سایلۆیان کردیە ئێوە دەرێن هەموو سارێ قسەی دەکەن بەسەر ناخوا هەموو سارێوە دەرێن لە سەیتەرەی ساعت 12 شەو ئیزن نادەن کاکە ئەمە چ بکەیت بۆ 12 شەو سیارە ئیزن نادرێت کابرا فەلاح چ بکە هەموو شارێک سۆنەری سیارەی دوو قات هەموو شارێک پێویستە سایلۆی خۆی هەبی بۆی جمجۆڵی لە نێوان شارەکان دەڤەری ڕاپەڕین و کۆیەکەی دەیبێ بە هەمان شێوە ڕاپەڕینش لەنا پرۆسەدانرایە کۆیش موافقەتی بۆ وەرگیرایە هەموو شارێک لە ئامانجی وەزارەتی کشتتوکاڵە بە ئەهلیە کرێ ئەم سایلۆ شتەیە حکومیە بە هەماهەنگی دەکرێت لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و ئەی باشە ئەم تەندەرە کەی عەرز دەکرێت بۆ خەڵک ڕەنگە ئێستا خەڵک ئەبێ سەرمایهدار هەبێ بێتە پێشەوە لەگەڵتان بڵێ کاگرانزیەک بابەتی ئەو کاکەیش جواب دەدەن ئەوە گرنگە بابەتی ئەم پرۆسی بە بازار ئەوە کێشەی بە بازارکردنتان نابێ ئەمساڵ ئەم کێشەیەتان نابێ لێرەدا کێشەمان نابێ بەڵام دوو تەماشەکە ئەمە لەولایە بەڕاستی قەزای کوێ بێبەش بووە لە هەموو ڕوەکەوە لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی گەنم وەرگرتن لە هەموو ڕوەکەوە وەرە تەماشای قەزای کوێیەکە بە گوندەکانیشەوە لە هەموو ڕوەکەوە بێبەش بووینە دەین لەولایە لە سەیتەرەی ئیسمان نادە دەبینە کوێ لە هەردوو لە لەو بینێ ماینەوە بە قورآن ڕوڕەشی ئەو مایکەی بەرێ گوێم لە دەنگیان نییە یەک دقە بێ کار هەیە کاگران بە ڕوخسەتت بە ڕوخسەت ماڵاوە بێ دەبێت دقە کاکە بە خێراتتان دەکەین بەنسبەت گەنم وەرگرتنی شەمام هەمووی دەرێم نەک شەمامک ئەو گەنمە ئاویانەی لە کنەمەش هیچی لە تەنەشی دۆرمی کەمتر ناکە دۆرمی یەکتەنی ئاوا دەکە هەر هەموو گەنمەکان دۆرمی تەنەک بەس ئێستا هیمەت وەچی کابرای کوڕەکەی بستورمان بوو مرد ئەمە لە عیسای بوون محەممەدی ئاگای لێنی ئەو هەما لێ هاتیە نە لە حکومەتی عێراق وەردەگری نە حکومەتی هەرێمیش لە هەردوو دینا بووینە بێ ساعیبە کەس ئاگای لە فەلاعینیا کەس ئاگای لەو فەلاعینی هیچی حکومەتی هەرێم ئاگای لە فەلاعینی ئاگای لە فەلاعینی وای لێنایەت مایکی پێنیە و هەر شتە لەو تێ ناگەم خۆ مامەسای خۆشەویست جەناب ئەو مایکی ئێستا ئەمە لەگەر عوێن یەک خوبمان بینە گازی دەدرێتێ پێنی شیمای دەدرێت بلەتۆی دەدرێتێ خوتەشی فولە بە کەیفی خۆی چەندی بدێت تەسمیل دەکا یەک خوبمان بینە بەس یەک دیوار ئەوما هەیە دەست خۆش فەرموو نزیکی کارەوە ئەمە دەمانەوێت ئەو گەنمی کە سالویەکان وەردەگرێت بە فری لێمان وەرگیرێ لۆ حکومەتی عێراقی بە فری وەردەگری لۆ ئێمە ئەو هەیە هەموو ئێستا ئەمە 300 میلیۆن دینارم ماڵە موسلمای تۆ گەنم تەسمیلی موسێکرێت گەنمی خۆم فەلاعم 1000 دۆلرم هەیە بەخوای گەنمی خۆم برتە موسێ تەسمیل کردی هەتا ئێستاش پارەم بەرنەگرتیە ئەو کابرای بەناوم تەسمیل کردیوە گیرە لە سدنی تەسمیلی دۆلاری کردی ئەمە نازانم یعنی لۆ گەنمی مەوەرناژی لە هەرێمی کوردستان ئەمە ئەو کێشەری بردووتەیە لە ڕێ حکومەتەوە بەرێ لە ڕێ حکومەتی عێراق بریتم لە بەڕانەتی ما لە بەڕانەتی ڕەگەر من برتە موسێ تەسمیلم کردی پارەکەم هەتا ئێستا وەرنەگرتیە بەخوای يعني لو إما أو هالي لو بس أو شيء بەغاش فێری ئەو فێڵە بوون گەنمی کوردستان بە ناوی گەنمی خوانەوە
ئەدیکو بەرەقە بە ناویوانە بەرەقە بە ناوی گۆرانانە بە ناوی شەبەکانە بە ناوی موسراویانە ئەمە وەرەقەمان کردێ لە وێندرێت تەنی بە 10,000 دیناری گەنمەکەمان بردێت تەسمیلمان کردیا ئێستا پارەمان وە نەگرتیا کاگیوا لەسەرەوە کۆمنتە چییە؟ لۆ ئەمە لۆ سایلویەکانی هەرێمی کوردستان وەچی سایلویەکانی جنوبی گەنمی وەرناگەی لەما من تۆم ڕاگرت ئەو کاتانەی کە بۆ تەسمیلکردنی گەنم دانراوە ئێمە وەکو قەزای قوشتەپە 10 ڕۆژیان بۆ داناوین با 15 ڕۆژ بۆ ئێمە بێ 15 ڕۆژ بۆ کۆی بێ 15 ڕۆژ بۆ ئێمەش پێ ڕابگەین زۆربەی کاتەکان لۆرەکان دەڵێن کاتەکە تەواو بووە دەست خۆش تخوا کاگیواوە گرنگە دوای ئەو قسانە یەک دقە ڕوخسەتمەی یەک دقە وتە تۆ خۆت ڕستی دەکڕیتەوە و دەیبەی بۆ چۆ بۆ مەغمورتنی بە 10,000 دەکڕم دەسمیلی مەغمور دەکەم ئی هەولێرێ ئێستا گەنمی هەرێمی کوردستان ینی لە ڕێگەی حکوومەتتی هەرێمەوە نییە ئەمەی کە تۆی ناپەیوەندی بۆی وەنیە ئەم سیارە کرێ سیارەی 2 ملیۆن دەدەم 50 تەنی بار دەکەم تەنی بە 10,000 دەکڕم 3-4 ملیۆن مەسروف دەکا باشین بە ئەمە فەرقی چییە تۆش لەسەر حسابی جوتیاری مەخمور نییە ئەمە دەکەی بەرێوەڵ ئەخا ئەوان ڕسیدیان فریە ئێمە ڕسیدیان فریە ینی کار ناکاتە سەر کار ناکاتە سەر بەشیوان هیچ تاسیر لەوان ناکات یعنی خەڵکی ناوچە جێناکۆکەکان زۆری وا دەکا نزیکی ناوچە هەمووی وایە ئێستا گەنمیمە لە بۆ کەرگوک و مەغمور و مووسر نەڕوا ساری ڕابردوو بخوای تەنی بە 250,000 دەکرێت هەموو دەماوە بەس کاک هیوا ئەوە باڵانسی هەموو شتەکان تێک ناچێت کاگرانز گەندەڵی هەر کەسێک بیکە جوتیارێک بێ خاوەن پرۆژەیەک بێ علافێک بێ هەمووی لە قالبی گەندەڵی مامەڵی لەگە ئەمە دەچێتە خانەی گەندەڵیەوە ئەومە سوڕانەوەیە لەناو ئەم میکانیزمانێک کە خەڵک دابین کردووە ئەگەر گەنم 100 وەربگیرێ بە شێوەی فری ئەو برادران هیچ مشکلیان نابی ئەو شەڕەکە لێرە ئەوەیە ئەگەر هەرێمی کوردستان گەنمەکانی وەکو ناوەڕاست خواڵی کاتە خەڵک ڕەنگە گەنمی ئۆکرانی بنێرە کەس ناچار نییە ئەمەی کە تۆ باسەکەی ڕەنگە گەنمی ئۆکرانیش ڕەسی دەکڕێەوەی نێرە سیارەی دەنێرنە مەغمورە هاین بەو ڕسیدەی دەنێرن هەر ئەمڕۆ ئەو شتانە ئەکرێ فەرموو دەرفەتێک مام دێ کاگرانز هەندێک شت سپاسان دەکەم بۆ ئەو بەرنمەیە کە ڕێختانی قستیا لۆ ئەو بەرنمەیە کە ڕێختانی قستیا فەرموو جوان ئەو برادرە باسی ئەو ئینساقەی کرد ئەو برادرە ئەوەی سەیدان ئەو ئینساقە هەر دەبی دوو کۆپی بی کۆپیەک ئەمە مۆری لێ دەدەین کۆپیەک لە کناوان دەبی کۆپیەک لە دایرەی دەمینێ کۆپیێکی دەستە سایلۆی بە خۆی دەبی دۆ قلبی ئەوەی مشکلەکەمانەوەی گەرمەکەی گەرمەکەی پێوەرناگیرە بابە پێوەردەژی وەری نەگرێت پارەکە گۆتای ئینساقە گوتە ئینساقە بە ئینساق وەرناگیرێت چکە ئێستا من دوو لۆریمێ لۆریەک بە ئەوە دەڕۆم لۆرەی بە ئینساقە ئەخرەوە ئەڵێ خۆی دوو لۆری بووە وەرنەگیراوە پێی برام گەڕقسەت هەبی بە دەبا قسەکەی بکە قوربانە بم تۆ قسەی خۆت کردووە یەک دقا بەڵێ فەرموو کاگرانج ئەو ئینساقە دەبی دوو قلبی دائیرە یەکی لەکنە خۆ دەلێر تۆ زراعە ئەمە یەکی دەدەینی لۆ سالۆی مۆری لێ دەدەی مەسەن ئەمەن فەلاعم برێن 25 تەنم هاتیە لەو 25 تەنەکەی دەنووسی 25 تەنی هاتی ئەو 25 تەنە بە لۆری بارەکرێ تەسمیل دەکرێت لە وێندرێ ئەوەکە ئەو هەیە دوو باسی سەخەری کرد سەخەری لۆ مەڕووماراتیان دانایە لە بۆ تۆیاندانە نە بی پێلێ نادرێ با جوابی دێمەوە بابستە وەزارەتی سەرچاوە ئاویەکانیش ئەو بەرنمەیە ئەوەنە دوو پارچیان هەیە ئاگادار بە یعنی دوو پارچیان هەیە ئەو گوندی سەیدان دوو پارچیان هەیە زۆری دوو پارچیان هەیە مامەرۆکیش وەیە بە سنووری منە سنووری کەرەچەیە ئەوە برا ئەتراوە یەک پرسیارە ئەمە سوپاسی نوێنەری وەزارەتی زراعی دەکەن کە هاتی لێرە دانیشتە مهم ئەوەیە فەلاح ئەو گەنمەی هایتی لێ وەربگیرێ و پارەکەی زوو بدرێتێ بە ئاسانکاری بکرێت دەست خۆش لێ دەکەین بە ناوی خوای گەورە و میربان دەست خوشحال دەکەن زۆر سوپاس کاگرانج بە خێرات نێو میوانە بەڕێزان دەکەن و هەموو برا جوتیارەکان کە داکۆچی لە بەشی جوتیاران دەکەن من نوێنەری جوتیارانی قەزای خەباتم دەست خۆش دەکەین لە 26/11 هەمان بەرنامەمان ڕێگەی خستبوو لەگە جەنابەت ئەوەی هاتە جێ زۆر سپاس دەکەین بەزەمە ڕخنەکمان هەیە لە وەزارەتی کشت و کالی هەندێک لەوانەی بەرنامەکەی پێشوو جێبەجێ کرا بۆتان کە عادیاندا دەست خۆش سپاسان دەکەین بەس ئێستاکە ئەمە ئەو زیادکردنی پاڵپشتی جوتیاران کە لۆمان زیاد دەکە ئاویەکان و دەیبێکە فەرقی هەیە و ئەو 102 یان 3 لێمان دەجێڕنەوە کابرا 100 میلیۆنی هەیە 3 میلیۆنی جێڕنەوە لە سایلۆ گوتم بدیر سایلۆش گوتی ئەوە بەنایە چیمیایی چیمیای شەکر و مرەکەب بنەتۆ و
هەولێر و سلمانی یەک مستی وەرناگری دەرمانە قڕکەرەکان پالاس لتری بوتە 6,000 دینار هەر فەلاک پێویستی بە 20 لیتر هەیە دەبی پێی 500,000 میلیۆنشی بکڕی ئەو پالاسە هەموو ژژایەکان دەکوژ ئەمە نیتمان لە قەزای خەبەر لەگەر گوێر 5 کیلومترمان بینە ئەو ساڵ دابەشیان کرد بەسەر زووتارەکان بەبێ بەرامبەر یەک لتر 500 دینار لە زووتیاران دەرمانە قڕکەرەکان ئەو بنەتۆیەکەش بە هەمان شێوە شیمای شەکوریش بە فریدایان دەنێ ئەمە نیتمان وەکو حکوومەتی هەرێم لۆ جێوازە لە بینی حکوومەتی عێراق و هەرێمەیە دەوێتمان ئەو بجێرنەوەمە ئەو 102 بجێرنەوە بەس بەرامبەرەکەی شتمان بدەنێ دەستخۆش سپاس مەمنون ماشەڵات جلەکانە زۆر جوانەوە شاڵیش نییە و لە شاڵیش دەچێ وانە ئەم شاڵە و شاڵیش نییە زۆر جوانە دەستخۆش دەستخۆشیە و بەرنامەتان لێ دەکەم بە خێراتنی برابەر ڕێزانش دەکەین کاگرنج بەنسبەت ئەو گەنمەی کە دێن لە سایلۆیەکان تەسلیمی دەکەن کە ئیفەلاحی نییە یعنی خۆی چارەسەری هەیە گە بیکەن شربەتێکی سۆر هەیە کە دەبی لە سایلۆی هەر گەنمەک دێتە دەرێ وەختی تەوزیعکردن ئەو شربەتەی لەگە بێتە خوارە قڵقڵەی ڕنگ دەکا یەکسەر دەزاندرێ ئەو گەنمە ئیسایلۆیە پێت وە پەیداکردنی و شربەتەوە هەر ئاسانە هەر زۆر تێچووی دوای هەرچی گەنمی کوردستانە شربەتێنێ ئەوەی پێیوەبی وەرنەگیرێ وەرنەگیرە بەێ ئەوە نیشانەیە لە لۆریەش یەق لە زیوانی ببینەوە ڕەفزە ئەی دوای بە کەڵکی خواردن دێ و شربەت بە شربەتەکی احتیادیە ئەو قانونی خۆیشتی هەیە ئەو هەموو کۆمپانیا لە سەیتەڕەکانی و حدود دانرا با کۆمپانیاکی لەوێ عینەن ئەو ئیشەی بکە هەر گەنمەک داخل دەبی بەرام شەرتە لە مەخزەنە گەورەکانیش لانەدەن کە بە هەزاران تەن واخەزل کرایە بەنسبەت قسە چکەیمان فارسی ئەو شتانە ئێستا باسی دەکەن کێشەی کاتین بەس کێشە گەورەکەمان بە هەدەردانی ئەو هەموو زەویە کشت و کاڵیەیە کە بە زەرەری میلەت تەواو دەبی خۆی لە هەموو دنیا و بەرهێنان و کەرتی تایبەت هەیە دێ لە کاتی پێویست لەسەر هەردەکی سەخەری و سۆرکاوی دێ کارگە دروست دەکرێن جێی نیشتە جێربوون دروست دەکرێت لە بەرژەوەندی میلەت بەسەری هەرزان کە عرد بە فیڕۆنەتی ئیمە بە 100,000 دۆلم بە فیرۆ دەرە چێن دەر بە قیمەتترین و بە پیترینە بەبێ ئەوەی دینارێک لۆ حکوومەت و میلەتی تێدا دیار بکرێ دەدێترە کەسانێک دووبارە دەبتەوە بەرایەک لە میلەت دەیدەنا خەستەخانەکان بەبێ مقابل نەخۆشێک لە برسیەتی نەخۆش دەکەوی خەستەخانە حکوومەکان ئیهمال کرایە دەیبن لەوێ 600 هزاری شەوێ لێ وەردەگرن لۆ چەند کەسانە کە پێویستیانە یەکێک بە قوتابخانەکان دەیدەنە قوتابخانەکان کە ئەو هەموو خەریج کولیە بەرەڵداکرێک تەعین نابی هەموویان تووشی مەکتەبی ئەهلی دەکرێتن ئەوە لەسەر ئەو عەردی فەلاحیە کە هەموو میلەتی ڕوود دەکەنەوە دیسان لێرە فەلاح هەر تووشی تاران دەبی یعنی ئەوە یەک لە مشکلەکان ینی هەزار ئەوها ئەو پیاوە بە ڕێزەی پشتەوە بە عەردی فەلاحی ئەو ئیشانە دەکرێت کە ڕۆژێک دەبی ئەو جیلەی دوای مەمەحتەل دەبی بێت کار و کاسبی باز بۆ فەرمایشتە جوانەکانت فەرموو هەر دەمێنێ سپاس کاکەڕەنج دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم بە خێراتی میوانە بە ڕێزانش دەکەم نەخوا بەخێر بێ من فەلاحم و خەڵکی کۆیم قەزای کۆی و گوندەکانی بابڵێم گوندەکانم پێشێکی کۆیە کاقوبات جارە لە بەرنمەیە کاوتی بووە بە ناوچەی متەنازعی کوردستان بڵێ خەڵکەکەی لە هەموو لایەکەوە زەرەرمەندە جا ئێمە بەرنمەکەمان کردۆ بۆی ئەگە زەرەکەی تۆزەکەم بکەین ئینشاءالله پرسیارەکەی من پێشێکی بۆ جەنابی کە گوتی بێگردخان نەهاتووە ئەمن مدیر عامێکی لێرە نبینم ئێمە هەموو شتەکانمان هەر دەڵێن وەفتێکمان پێکە ناچوین بۆ فلانە شوێنی ئێمە زۆرمان مدیر عام و ڕاوێژ و ڕاوێژکار هەیە سەکانی کابرای بەغدا بە عەقڵ تا چووکە بۆ ڕووداوی کردبوو نەخێر وەک خۆینە ئەوە خاڵی یەکەم ئەوەیان بۆت خۆیان دەقڵ جا بەڕێزەکەی من لەبەر ئەوەی ئەمە وەکو خۆی هەر ئێستا داتایەکرد لەو برای بەڕێزەی پرسی ئەو داتایکی گوتێژ ئێستا داتایکی گوت وەڵام 600,000 دۆنمیان فەرقا 600 ئەوە بەو پرسیارەکە هەر لێرەوە گومانێکی دروست کرد پرسیاری دووەمم ئەوەیە ئەمنیش بۆ خۆم نوێنەری جوتیاران بووم بۆ ماوەی 10 ساڵ کاتی خۆی مامفارز نوێنەری جوتیاران و 2005 بوون 2006 بوومە نوێنەری جوتیاران لە قەزای کۆیە ئێستا ئەو برای بەڕێزە ناویتان هێنا سوپاسی دەکەم و دەستخۆشەکەم هیوادارم سەرکەوتوو بێ ئەمن نازانم ئەو پیاوە دەوامەکەی لەکوێیە نوێنەرەوە خەڵکی کوێ دەوامەکەی لەکوێ پێم خۆشە ئەو پیاوە بەڕێزەی کە بە ناوی قەزای کۆی وەکو نوێنەر قسەی کرد ئەمن حەز دەکەم بزانم جوتیارێکی نمونەی دەڤەرەکەتانە خۆ قسەی خراپی نەکردووە قسەکانی زەنابتی نا قسەکەی من هەر ئەوەیە ئەمن وەکو نوێنەری جوتیار بەیانی عیشم هەویەم دەبێ بچم بزانم لەکوێ بۆم دەکرێ آخر بەس خۆ ئەمە ئێمە هەوێمان بۆ دەرنەکردەوە ماڵە هاتووە نیو سەعات لێرە بێ
قسەی خێر بۆ ئێواکە ئەمن سوپاسی دەکەم پێشتر پێم ئەگەر گلێ و لە قسێکی هەیە لە دێگەرەی هەیە بەشمان هەیە زراعە هەیە کراوەیە هەموو خزمەتتان دەکەن داوامت لە دێگەڵێ جەنابەت ئەمە لە باتی کاک جەنجی هاتی ما نوێنەری جوتیارانی وێنەرێ شەرعی نەبوو بەڕێزەکەم هەموو سوپاسی دەکەم و کاک جەنجیش خۆشەویستی منە لە چ ڕووەچیەوە سەردانم نەکردێ گلەیان لێ دەکەی کەسی کاچی ئەمن لە کۆیە جەنابەت لە دێگەڵەی دێگەڵا ناحیەکە سەر بە قەزای کۆیە بەڵێ ئەمن ئەوەی بمعلوماتم هەبێت لە کۆیە مام ئەنوەر و فڵان نوێنەری جوتیاران بۆ بۆی بەیانی کە عیشێکمە بوو بێمە لای جەنابەت معاناتەکەم بگەێنم جەنابتم نەناسیوە بۆیە قسەکەت جوانە بمناسێنی کە بەڕێزەکەی نوێنەری سندیکا و حکوومەت نییە ئەمە لە باتی جەنابی هاتیم ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەیە پێم وایە ئێمە ئەوەی حکومەت بە مانای حکومەت با نەڕێن بە تەنیا بەڵام ڕاستە ئیشەکەی مەزڕاعیە شاری لێکتوین بە لادێ و لادێ لێکتوین بە شار ئەگەر تەمەشاکەن کیلۆیە کەنار ماڵ و منداڵەکانمان ئێوارە ئینتیزارن لە پاژماوە ئەنفال و ڕەشڕوت بەدەستیەوە دەگرین بۆ لادەیەکانی دەبین ئەوە حکومەتە داعمی ئێمە ناکا بۆ ئەوەی ئێمە بەرەمهێن بین ئەمە هەزاران تەڵەبەی زانکۆمانەیە لەسەر جادەی دەسوڕێتەوە بەڵام ئایا زراعە و حکومەت قانون و یاسای هەیە پیاوێک مامۆستای وەکو مامۆستا سەلانی بەڕێز مامۆستای بەدەوای مامۆستایەکە مێنەکەی هەبێ بەڵام دەکرێت ئەمن فەلاح بم لە گوندی دابنیشم 102 ساڵە ئەو گوندە باپیرە گەورەی من ئاوادانی کردوتەوە 500 ماڵ 550 ماڵ نوسقەی زەواج زمانێ ئێستا 8 ماڵی لێ 8 ماڵ چۆن بەرەمیان دەبێ مامۆستایە مدەڕیسە موهەندیسە لە هەولێرەوە تەسەڕفی لەسەر گەنمەکەی دەکات لە گوندەکەی من بەڵام من مافم نییە بەرەمێن کیلۆیە گەنم بکەم پێناسەکەی وی مامۆستایە پێناسەکەی من فەلاحە لە جیرفانمدا هەویەکە دوو من هەوێی مەکتەبی تەنفیزیم هەیە نوێنەری جوتیاران بوو بۆ ماوەی 10 ساڵ ئەو جارش دووبارەی دەکەمەوە بە دڵێکی فراوان لێ بۆرگە بۆیە ئەو پرسیارم کە جەنابتم لە کۆیە نەدیوە ئەمن کاتی خۆی لە 2006 کە هات نوێنەری جوتیاران بوو محەممەد دەشتی نوێنەری جوتیاران بوو ئەمن لە کۆیە لە قەزای کۆی مام ئەنوەر بەرپرس بوو ئەمە ئەندامی قەزای بوو کاتزەنجیش خۆشەویستی من نوێنەری جوتیاران ڕاستیتان پێ بڵێم قانونێکی ئیسلاحی زەراعی ترمان پێویستە بەڵام بەخۆش شوێنان دیار نابێت دو کەس جەنابەت وەردەگرم و یەکی دوو خولەکیان دەدەمێ فەرموو کاکە سوپاس بۆ دەرفەتە وەکو جوتیارێکی ناحیە سێگرتکان بەڕاستی ئێمە کێشەیەکی هەرەستە لە چیمانەیە ئەو فەلاحی دروست بووە لە ساڵی 74 بەدواوە کەس کە دروست نەبووە ناوچەی دزەیانەکە ناحیەی سێگرتکان سەر بە سنووی قەزای کۆیە بەڕاستی ئێمە کێشەیەکمانەیە ئەو تەسوێ کراوە لە ساڵی 74ەوە تا ئێستا یەک فەلاحیشکە لە نوێی دانەمەزراوە هەر ئەو فەلاحەیە ئێستا فەلاحەیە لە کۆیە لە سولێمانیە لە کەرکووکە بەس ناوەکە هەیە ئێمە پاری یەک تەنە ڕەسیدمان کردووە بە 120,000 دینار کابرای گەنمیشی نەچاندووە بەڕاستی یعنی هەیە فەلاحنی و بە هەوێکەی کاسپیەکە بەڵێ هەیشە فەلاح و ئیمتیازی نییە بەڵێ یەکێوە من ئەم ساڵ 25 تەن دەغڵم تۆ کردو فەلاحیش نیم لە ئەوەیە لە ساڵی لە زراعیە لە ساڵی 74 ئەو تەسوێ کراوە لەو بەدوایە فەلاح لە نوێی دانە نەداوە یعنی حسابۆنە منە باپیری من فەلاحە نە بابم نە مامم نە براکانم هیچ کەسێ لەو بەرێ بەس یەک فەلاحە ئەو کێشەیەمان زۆر ئێستا تۆ فەلاحی و خەڵکێکێ فەلاحە ئەبێ بچێ بە دوای یەکێک کابگەڕێکە فەلاح نییە و بەس هەوی فەلاحیە بەڵێ یەک تەنە ڕەسیدمان کڕی و پارەکە بە 120,000 دینار دوایش بەبەر نەکەوت کە گەنمەکە تەسمیل بکەین با ئەو دوا کەسیش قسەکەی یەک کەس ماوە با قسە بکە و عفو کاگرنجە تو لە خۆت ئیشارەت پێدا گوتت هەر بەرنامەشی دەکەم کێشەی ئەلکەمەندە کێشەیتکەی لە دواوە دێ هەمووتان دیتان لە تیڤیەکان وەزیریش قسەی کرد و ئەلەساز ئامێرە کشتکالیەکان دەنە جوتیاران ئەمن لۆ خۆم چوم یەک لە جوتیارانم بچم وەرگرم تەرەکتەرەشی وەگرم بە نیسبەت ئەو تەرەکتەرێ من هەرم بژارد ئەوە برا جوتیارەکان دزان عەزمەکانیان دیارە هەر عەزمە و سعرەکە ئەوەی ئەمن هەرم بژارد بە حیساب بە پژگیری ئەوەی جوتیاران دەمدەنێ گوتی 74 ملیۆن بە قیز دەبایە 4 کەفیلیش بەم تاپۆی خانیەشیش بەم گوتم ئەگەر بە نەقدی بیبم بە نەقدی ئێستا پارەکە حازر بدەم گوتی 53 ملیۆنی ئێ باشە پارپشتی چمان پارپشتی چی فەرلا دەکا 24 ملیۆنی فەرق بوو کەچی لە تیڤیەکان ئەو جا شتێشکە زۆر سەیر زۆر یعنی بچووتا بۆ مەعرەز باشتر بوو زۆریش ئەو جا شتێشکە زۆر سەیر یەکی لێ بوو
لەوانەیە دیت پێیان برا زوتیارەکان تەرەکتەرە سۆرەکەی لێخوڕی ئەو ڕۆژێکە وەزیر چێن دەرێەوە بەرنامەکەیان کرد یەکی لێ بوو لەسەر تەرەکتەرەکەی لەسە زەوە کڕی و بردی دوسێ ڕۆژ پاشەی نێمە چووم لەسا ئەو کوڕە و تەرەکتەرەی کڕی لێوێن دەرێ بوو ئەمنیش گوتم وەرە و جایەکی زۆر قسە خۆش بوو یەش سمێر ڕەش بوو گوتم وەرە سمێر ڕژۆ تەلتەرەکەتی نایتەوە وەڵا قسەی نەکرد چاوەش لێ قوسان دوایاتنە دەرێ کوڕە گوتی کاکە خۆم تەلەتەرم نەبردێ و نەمکردیا گوتی ئەمە ئەلێرەم گوتیەوە بەس لەو بەرنامەکەی بگوتی ئەم تەلەتەرم نەکردیا تەمەشا و سەر لێ شێوانەی کا پار پشتی جوتیان 20 ملیۆن گرانتر بووە گەر پاسکات نەماداوای لەبوورنەکەم آخر ماڵتان ناوە بێ فەرموو لەسەر بنەتۆ بەڵێ ئەمن گەنمم ڕادستی بەڕێوەبەرایەتی توێژینەوە کردیا لۆ بنەتۆ دەکە دایرێ بڕوسی پێدرێن ئەو سوار هەتا ئێستاش پارەم وەرنەگرتیە وەزارەت خوێنی باڵا یا سەر بە وەزارەتی کشت و کاڵ سەر بە وەزارەتی کشت و کاڵە دەستخۆش توێژینەوە بەڕێوەبەراتی توێژینەوە دەستخۆش قوربانگیان کاکە ئێوە خۆشتان پارە نان هەموو شتەکان ئاراستەی مەکرا ئەوە ڕاستە من سەکات کاتی کاگیوایە سێ خولەکەم ئەو جارێ ئەو پارەی توێژینەوەکە نازانم جارێ بۆ هەموو ئەو برادرانی کە قسەیان کردیان ئەوانەی کە دەرفەتیان نەبە قسە بکەن من بەیانی لە سەعاتنەوە لە نووسنگەی وەزیر پێشوازیتان دەکەم نووسراوەکان بەڕاستەخۆ وەردەگرین ئەوەی کە کێشەی هەیە ئەوەی کە داواکاری هەیە ئەوەی کە دەرفەتی نەبە قسە بکە بەیانی بە ئاگداری کاگڕەنج بۆی ئەو بەرنامەیە نەتیجەی هەبی لە سەعاتنەوە لە مەکتەبی وەزیر پێشوازیتان دەکەین داواکاریەکان بە کۆبوونەوەکی فراوان هەمووتان بچن بۆ وەزارەت بە سەعاتها دانیشن کە بەڕاستی کێشەیەکەیە ئێمە کێشەیەکمان هەیە هەز دەکەین هەندێک شت هەیە ئێمە دەیکەین ئێوە نایبینن هەندە شتێ ئێوە لاتانە لای ئێمە نییە وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی خۆتانە بەڕێزان لە هەموو شتێک ئێمە لە هەموو شتێک پێشکەوتوین تەنها یەک شت نەبی لە هەموو شتێک خەریکە دەگەین ئیکتفای ناوخۆیی پێشان ئێوە بەرهەمی خۆتان فرەدەدا ئێستا ئێمە لە زۆربەی زۆری بەرهەمەکانی کوردستان گەیشتنە ئیکتیفا تەنها لە یەک شت وەکو پێویست نین لە ئەدای خۆمان ڕازی نین ئەوەیە کە ئێمە دەستمان بەسراوە لە دابینکردنی بودجەی عاناتی زراعی بۆ ئەو پاڵپشتیانەی ئێوە دەیرێن متمانەشمان پێویستە بڕای بەداتاکەی عێراقەیەکە وەرن من لە خزمەتتان دادەم بچوکی هەمووتان دەبم داتاکان بە ڕقم پێتان دەڵێم ناکرێ ئەمە قسە بکەین برین وەزارەتی چی نەکردی هەر خۆتان ئەوە تا کێشەی وەرگرتنی گەرمتان هەیە کێشەی ئێمە کۆمەڕێمان حالەی زۆر گەورەمان بڕیە وەزارەتی کشت و کاڵ لە کۆی نۆ کابینە سەرمایە گوزاریەکە 1.8 بوو ئێستا بەری و 110 دەڕوە 110 لە سەرمایە گوزاری کشت و کاڵ لە هەرێمی کوردستان لووتکەیە بۆ هەموو بابەتەکان لەگەڵ ئێوەدا چارە سەرمان کردو بەڵام تکاتان لێ دەکەم وەرن سەری وەزارەتی کشت و کاڵ بکەن دەرگاکە کرایتەوە من لە خزمەتتاندا دەبم برادەرە گوتی بەس قسەیە وڵای من ئەگەر وەزیر من ڕانەسپێری ئامادەنیم خۆم خافرێنم لە بەرنامەیەک لە پێنا ئەوەی خەڵک دەستخۆشیم لێ بکە تکاتان لێ دەکەم ئێمە بەس قسە ناکەین وەزارەتی کشت و کاڵ بە وەزارەتی خۆتان بزانن بەڵام لە کەم کوڕەکانیشمان قبول مەکەن لە کەم تەرخەمیەکانیشمان مەبوون ڕخنەکەت گوێ لێ بەس پێنج یانوتیان وەڵا وەزارەت ئەو شتەیە برادەر بابەتی تراکتۆر و بابەتانە من نەمزانیت چۆن ئێستا من باوەڕ کاگڕستخوا من دەبێت جێم لێبی بەس زۆریشیان لە مامفارسەوە وتی وەڵا وەزارەت درێغی نەکردو بەرامبەر ئەمێن بڕایەتانەوی زۆر تیارانی خۆشەوی چاوم پێتان دەکەی وا دەزام هەموو براو کەس و کار لە نەکەس دەترسێم ڕاستیەکانیش دەرێم وەزارەتی کوشتتوکاری لەو کابینەی بە تایبەتی وەزارە ئێستا من بەخۆم ڕەنگە سەربارم بەڵام لە ئەدای وەزیرەکان ڕازی نیمە بەڵام وەزارەتی کوشتتوکاری بڕوا بکە ئەوەندە پرۆژە و بەرەو پێشبوونی چووە یعنی ناگۆترێ بەس دەزانم چی کردووە من لە نزیکەوە ئێستا ئەمن چارەسەرەکەم پێرە بوو ئەو گەنمەی باخی تامەکە و میسک بێ و تاوا یەکە ختا برادەران ئەمە دەرێم لۆیە وەزارەت و گەنمی جۆتیاران و گەندەری تێکرا و پارە نەدراوە هەتا ئێستا گوناانیە پارەی 400-500 هزار پارە هاتیە و پارەکەش دیار نییە بەرام ئەمە وەزارەتی کشت و کار سربەخۆی نەبووە ئێستا ئەو سار دڵخۆشکەرە ئەگەر وەزارەتی کشت و کار ئەو پرۆسەی وەربگری بەخۆی گەنمەکان ئازرکە لە فەرعەکانی کشت و کار بواتە سایلۆی دڵخۆشکەرە ئێمەش یارمەتی دەدەین بتوانین و گەشتبینیشم لە سەورتارەکەی ئەو پیاوەی بەخۆشم بە عەرەبی نامەکە نازان لە فێسبووکی براوم کردەوە
کتابم نووسیر و ئەنجومەنی وەزیران بەواستەی کابینەی یەکێک جێگری وەزیری کشتتوکالە وەزیری هیزرە و مەهەجیرینە براتەرمە لە پێش سوودانی دانابوو سندی خوار گوتی ئەو سار ئەمن هەموو گەنمەکەی وەرەگرم مژجێنێ بەرا ئێمە هەوڵ بدەین بەس وەزیری کشتتوکار بەرپرس بی کە وەزیری کشتتوکار کەم تەرخەمنێ مەسوول بی لە فەرعەکان چەند گەنمت هاتیە جۆتیار هەمووی ببابە بەس گەندەرێکە لە چێە لە سایلۆیەکان و وەزارەت ئەم ساڵ ئێوە چاودێری بکەن بەڵام وەزارەت ئەڵەن هەستمان بەم کێشەیە کردووە بۆیە وتومانە بە هاو ئاهەنگی کورد بە هەڵا لە هام ئاهەنگی ئەبێ بڵین هاو ئاهەنگی فارسە لە هام ئاهەنگی بۆیە بە هاو ئاهەنگی ئەم ساڵ ئێوە چاودێریەکەن پارەی ئەو برادرانە هەر ئەو نییە هی توێژینەوە بەداداچوونی بۆکەی مامۆستا من بەیانی پێشوازی لەو برادرە دەکەم ئیستنساخ هەموو چاودێریەکەی تو لێکۆڵینەوە دەکەن لە خزمەتیاندا دەبین هەموو شتەکانیان ڕەوایە و قابلی بە چارەسەر دەڤەری ڕاپەڕین و کۆیە مەسلەی هینەکەی لەبیر ناکەن مەسلەی سایلۆکەی خۆیانە کەمترین ڕۆتین بێتە بەردەم بە بازارکردنی گەرمی جوتیاران ئێمە پاپشتیتان دەکەین باوەڕتانەبی یەک هەفتە کۆبنەوە لەسەری کراوە تەنها ئەو کێشەیە چارەسەر سبەینە سەعات چەند ئەگەر جوتیارانی کوردستان ئەمانە و ئەوانەی دەرێش کە گوێتان لێمانە سەعات چەند بێن بۆ وەزارەت من ساعتنەوە لە خزمەتاندا دەبم لە مەکتەب و لە میوانخانەکەی وەزیر پێشوازەکان سەیرکە نۆ زووە با دوای بخان من لەنەوە لە وەزارەت ڕەنگە کێشەیە بێ لە دەرەوە بێت بەتکای بەرنامەیان نەبێت باز دیبین بەڕاستی ئەگەر پێشنیارێکتان هەیە گە کێشەیەکتان هەیە با قسە نەکەین لە پێناو مایگرتنەوە بابەتانە تکایە سەعات دەونی و لە وەزارەت سعات دەونی و هەر کەسێک ئێوە لە ئێوە لەوانەی کە لە دەرەیە ئەتوانن بچنە وەزارەت و ئێمە بەستەنیا ئەوەمان لە دەست دێکا هەلومەرجی دیالۆگەکە بڕەخسێنین وەگلێ نیەمان نا دەستخۆش ئەمە ئەگەر وەزارەتی کشتتوکار بەرپرسیار بی لە داهاتی وەرگرتنی پارەکە لۆ کۆمپانیەکان گەنمیوەرە وەزیری وە بەرهێنان لوز نەبوو وەزیری بەرهێنان چپەی وەندت بکەن یعنی گەندەرێکە لە چییە لە وەزارەتی کشتتوکار نییە بەتەن برێم ئەوانە ئەگەر بەتەنێ بەستەوەی ئەبێ لایانی پەیوەندمە سەرپەرشتی گرفتی جوتیاران خوا حافیز بینەرانی بەڕێز جوتیارانی خۆشەویست ئینشاءڵڵا بەرەمەکانتان چەند هێندە زیاکە و کەش و هەواش زیانتان پێ ناگەێنێ و خوا ڕزقی هەموو لایەک بات خوا حافیز